بیرۆکانە قسە بکەین کە چاوەڕوان دەکرێت لە حکوومەتی داهاتوو و لە سەرۆکایەتی هەرێمی داهاتوودا پەیڕەو بکرێن یان وەربگیرێن و ئەگەر بکرێت لێرە لە سێ مێخواندا شارۆکەوێکی مختصری بێ بکرێت و هەمووان بتوانین یەک بۆ خۆمان ڕوانگایەکی وازەحمان هەبێت و ئەگەر دەرفەتی تیا هەبێ ئەو بیرۆڕایانە بە پوختیش وەکو بریتێکێک لەگەڵ دەستی کاندیدی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و ئەوانەی کە دەستن بەرکاریش ئێمە لێرە لە ئینستیتوت لەسەر سێ مۆزوع پێمان وا بوو دەکرێت قسە بکرێت یعنی لەسەری وردبینەوە یەکێکیان ئەوەیە کە پێشیان دێت تەنگ و شەڵەمە لە کوردستان یەکجار زۆرن ناکرێت پەلباوێت سەر هەمویان بەڵام سێ بوار زۆر گرنگن یەک ئەوەیە کە ئەو پەرتوو بڵاوی سیاسی لە کوردستان گەیوەتە ڕادەیەکی ترسناک کە نەک هەر اعتباری کوردستانی لەکەدار کردو بەڵکو تەسیری لە تەبایی کۆمەڵایەتیش کردو لە ناو کوردستاندا هیچ ینی بە قەتعی قسە نەکەم بەڵام وێ دەچێت هیچ حکوومەتێک هیچ پرۆگرامێکی سیاسی سەر ناکەوێت ئەگەر کەمێک لەو جەوی سیاسی کوردستان باش نەکات باشکردنەکە چۆن نابێ قسەی سەر بکەین دووەمیان خودی حکوومەتی کوردستان وەکو هەیکەلی ئیداریە بیرۆکراسیە و ڕوانگەکانیەتی بۆ بەڕێوەبردنی کوردستان دەمێکە باسی ئەوە دەکرێت حکوومەت دەبێت چاک بکرێت یان حکوومەتی چاک ئەوە لەگەڵ دکتۆر هێمن میرانیش کە ئەو قسەی لەسەر دەکات باسمان کرد ئێستا هەموو شتێک ناگوترێت وەختی ئەوە نییە هەموو ئاواتانێ هەنا بخێنە بەردەمی حکوومەتی کوردستان ئێمە لەوانەیە ئەوڕۆ سەر حەدی ئەدنا قسە بکەین و ینی لانی هەرەکەمی ئەو هەنگاوانەیە کە حکوومەتی کوردستان توانێت بیهاوێ بۆی کە ڕێگا بەرە و چاککردنی خۆی بکات و ئەخیر هەر لە ناو حکوومەتیشدا وەزعی اقتصادی کوردستان کە شادەماری ژیانە لە کوردستان جێی باسی کاک حوسێنی کوردنەژاد دەبێت چونکە بەشی هەرە زۆری ئەو نابەسامانی و تەنگوچەڵەمانی کوردستان هەیەی ئەو داڕمانی اقتصادی و نەبوونی سیستەمێکی دیاریکراوی هی ئابووریە لە وڵاتی ئێمەدا زۆر بەخێر بێن پێمان هەمومان گوێ لە ئەو بەرەزان دەگرین و دوای لە ئاخیردا دکتۆر عەبدولحەکیم ڕێگەمان چۆن پێدا کە بەشداری شتیا بکەین نەکەین ئەوە بۆی دەمێنێتەوە دکتۆر زۆر سپاس دەکەم زۆر بەخێرهاتنی کاک دکتۆر هێمن میرانی و سپاسی دکتۆر کاک دڵشاد میران و هاوکار و کاک حوسێن کە خۆیان ئامادە کردو زۆر سپاس من لەو سێتەوەرە ئەگەر دەرفەت ببینە کاک دڵشاد میران لەسەر سەرکردایەتی کردنی کەشی سیاسی هەرێمی کوردستان سەمان بۆ بکات پێمان باشەوە لێرە ئەگەر تەشریف بێنی ئەر لەوێ دەتوانێت جێگەی بەتانیش ئەگەر مەشاکل هەیە لەگەڵ ڕاوەستان لا هیچ هێشتا گەنجم ئێوارەتان باش زۆر سپاس بۆ ئەو داوەتەی لێرە هەندێک هەوڵە دەمکەوە باسی وەزعی سیاسی بەگشتی کەم و چەند پێشهاتێکی سیاسی کە لە بەردەمە کە دێتە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و لەسەریشانەوە پارتی دیموکراتی کوردستان وەکو براوەی یەکەمی ئەم هێزی یەکەمی ئەم ناوچەیە طبعا وەکو دەزانن ناکۆچی ناوخۆیی و قەیرانی پەرلەمان و شەڕی داعش و قەیرانی ئابووری و ئەم هەموو شتانە لە 4 ساڵی ڕابردوو کاریگەرێکی گەلک زۆری هەبوو لەسەر وەزعی کوردستان بە شێوەیەکی گشتی یعنی نەک هەر کاری تێکردبوو لەسەر هێزەکانی سیاسی و لەسەر کۆمەلگای کوردی بەڵکو خودی
هەرێمی کوردستان کە وەکو قەوارەیەکی سیاسی دەستوری کەوتوبووە مەترسیەوە. پاش ئەوە طبیعی بە تایبەتی لە پاش ساڵی ئەخیر کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەو هەوڵانەی کە دیبلۆماسیانەی کەدا بەو هەڵوێستە نەرمێک کە پیشانیدا بەرامبەر بە جۆرە هێوەرکردنەوەی وەزعەکە توانی تا ڕادەیەک لە کێشەکان هێوەر بکرێتەوە و ئەمەش جێگای تەقدیر و جێگای هەرچەندە زۆر کەس ڕەنگی ڕەخنەیانە گرکەوە زۆر نەرم بووە بەرامبەر بە کێشەکان ئەوانە، بەڵام ئەمە زروفەکە وای دەخواست و تەسەورەکەمە مشکارێکی زۆر کاریگەری هەبوو لە ناحیەی دیبلۆماسی و گەڕانەوەی جۆرە علاقاتێک لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ وڵاتانی ئەقلیمی. بێگومان ئەو حکوومەتەی کە ئێستا دێت چەند تەحەدایەکی گەلێک گەورەی هێشتا لە پێشماوە. یەکێ لەم تەحەدایانە کە ئەوەیە لەسەر ئاستی پێکێنانی حکوومەتی تازە کە چۆن بکرێت، دووەم لەسەر ئاستی عێراقی و کێشەی پەیوەندەکان لەگەڵ بەغدا و لە هەروەها لەسەر ئاستی ئیقلیمیش ئەو کێشانەی کە لەسەر ئاستی ئیقلیمی کە پێشبین دەکرێت کە ڕووبدا و کە بە تایبەتی ئەو سیراعی کە هەیە لە بینی ئێران و ئەمریکا. تەحەدای یەکەم بە نسبەت حکوومەتەوە ئایا سوالێک هەیە ئایا ئێمە حکوومەتی زۆرینە یاخود حکوومەتی تەوافق؟ ئەمە دوو سوالێکە کە ئەکرێ لەسەر ئەم ئاستەدا. طبیعی بەڕای من حکوومەتی زۆرینە شتێکی واقعی نییە لەبەر چەند هۆیەک. یەکەم هۆک ئەوەیەکەوە سیستەمی ئیدارەکردنی ئەم وڵاتە نەبوونی مؤسساتێکی کاریگەر، ئیشی مؤسساتی کاریگەر، هەروەها هەستی دیموکراسی و هزری دیموکراسی و یەکتر قبولکردن و قبولکردنی نەتاج انتخابات یا قبول نەکردنی ئەمە نەگەیشتە ئەو ڕادەیەکەوە بتوانی یعنی وەکو هەرێم وەکو عێراق وەکو ناوچەکە بەگشتی کەوە ئەم بیرۆکەی زۆرینە سەر بگرێ. یعنی دائیمەن بەڕای من ئەمە ئەبێتە هۆی ناکۆچی ناوخۆیی و بە تایبەتی کە دەستەڵاتی حیزبەکان تا ئێستا ڕەنگ بێ لە زۆر شوێن بەرزتربی لە دەستەڵاتی حکوومەت و لە دەستەڵاتی مؤسساتی کەوە ئەو هەرێم بەڕێوەها بە هەروەها لە عێراقش لە هەمان شێوە. بۆیە من بەڕام ئەوەیە کەوا دەبێ حکوومەتێکی تەوافقی هەر هەبێ، هەر هیچ نەبێ لەلایەن سێ حیزبەکە سەرچەکانی کە ئێستا لەسەر ساحەی کوردستانی هەیە کە پارتی وەکو براوی یەکەم یەکێتی گۆڕا و ئەگەر بێت و تەوافقەکەش دەبێت چەند ئالیاتێکی هەبی لەسەر ئەساسێکی نەک هەر وەکو جاران حکوومەت پێک بهێن و پاشفترەیەک خلافات دەست پێ بکات. بۆیە ڕەنگ بێ زۆر گرنگە کە لەم فترەدا کە دەبێت چەند ئالیەتێک دابدرێت کە ئەم تەوافقە چۆن بکرێت، بەڕێوەبەرایەتی حکوومەت چۆن بکرێت. یەکێک لەو ئالیاتانەی کە تەسەورەکەم کە پێویستە بکرێت بە تایبەتی لەگەر لە نێوان ئەم سێ لایەنە و ئەگەر لایەنی تریش هاتن ناوەوە ئەوە، بەڵام هەر لە ئێستاوە هەندێک لایەن خۆیان موقفی خۆیان پیشانداوەکەوە نانەوێت بەشدار بن لەم پرۆسەیە لەم حکوومەتە ئەمە ماوزوعێکی ترە. بەڵام زۆر زەڕوری ئەم سێ لایەنە سەرەکیە کەوا بگەن بە ئیتفاقێکی ڕێککەوتنێکی استراتیجی نوێ وەکو چۆن تا ڕادێک ئەو اتفاقی استراتیجیەک کە هەبوو لە بینی پارتی و یەکجێتی لە فتراتی ڕابردوو کە بۆ ماوەیەکی درێژ جۆرە سەقامگیریەکی لە ناو هەرێمی کوردستان پەیدا کردبوو. ئەمە تەسەوری من ئەمە شتێکی زۆر زەڕوریە ئەم جۆرە ئیتفاقێکی وها بکرێت. هەروەها لە هەمان کاتدا پێویستە بە تەسەوری من پێکهێنانی
ئەنجومەنێکی باڵای ڕاوێژکاری سیاسی کە ئەمە فکرەیەک تەڕح کراوە بە شێوەک لە شێوەکان وەختی خۆشی لە بەغدا تەڕحکرا لە کابینەی پێشوو کەوە هەدەفەکە چیە لەمە یعنی ئەمە سڵتەیەک نییە بەسەر دەستگا شەرعیەکان مەسەن سڵتەیەک نییە بەسەر پەرلەمان سڵتەیەک نییە بەسەر حکوومەت بەڵام وەکو مەطبەخێکی سیاسیە مەطبەخێکی سیاسیە بۆ ئەوەی هێڵە گشتیەکانی سیاست بەرەو چێ ئەچین چی ئەەکەین چی بکرێ ئەمە بکرێ کە پێک بهێ زیاتر لە یعنی مەسەلەن لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی ئەندامەکان یان لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان سەرۆکەکانی حیزبەکان و ڕاوێژکاری یعنی خەڵکی کە خیبرە و توانیان هەیە کە بەشدار بێت کە ئەفکار و بۆچوونی خۆیان تەڕح بکرێ لەم مەطبەخە سیاسیە یعنی ڕێگاک پیشامدا بەو هەرێمە بەرەو چلایەک بڕوە ئەمە تەسەورەکەم ئەمە هەندێک ئالیات کەەوە دابدرێت کە ئەمە ڕەنگ بێ تا جۆرە متمانەیەک بگەڕێنێتەوە لە بینی حیزبەکان چونکە هەتا ئەم حیزبانەی کە لە ناو ئیدارەش نین دەبێت پێویستە وا لێ بکرن کەس بکرن کە ڕۆلێکیان هەیە لەم هەرێمە یعنی کە دەنگێکیان هەیە یعنی هەست بەوە بکەن هەست بە مەسئولیت بکەن کە ئەوانیش یعنی قسەیەکیان هەیە لە بەرێوەبردنی ئەم دۆخە سیاسیکەوە هەیە لە منطقە و لە هەرێم طبعا تحدای دووەم ئەوەیە کەوا مەسەلەی بەغدا حکوومەتی بەغدا طبعا عادل عەبدولمەهدی کە ئێستا بووتە سەرۆک عادل عەبدولمەهدی کە بووتە عادل عەبدولمەهدی کە بووتە سەرۆک وەزیرانی عێراق طبعا بە شێوەیەکی گشتی تەفاؤلێک هەیە بە نسبەت ئەم شەخسەوە بەڵام مشکلەکە ئەوەیە هێستا خۆی عادل عەبدولمەهدی وەکو سەرۆک حکوومەت و وەکو حکوومەتەکەت چارەنووسی دیار نییە هەتا ئەمڕۆ نەیتوانی وا حکوومەتەکەی پێک بهێنێ و هەروەها خۆی لە ئەسڵدا ئەوەیەکی نییە یعنی کوتلەیەکی سیاسی بەهێزی نییە لە پشتیەوە کە بتوانێ بڕیار بدا و شت بسەپێنێ بەسەر هێزەکانی تر و لە هەمان کاتیشدا ناتوانێ کە ئەم دوو بەرەی کە پەیدا بووە لە ناو پەرلەمانی عێراق لە ناو هێزەکانی سیاسی بگەین بە یەکتر بۆیە من بەڕام وایە کەوە پشتگیریکردنی کورد لە بۆ عادل عەبدولمەهدی لە وەزعێکی وەها زۆر گرنگی خۆی هەیە بە تایبەتی کە ئەو پەرتەوازیەی کە کەوتوتە ناو هێزەکانی سیاسی شیعی و سونی ڕەنگی کورد بتوانێ بە مەرجێ کەوا وەکو کوتلەیەکی یەکگرتوو لە بەغدا کار بکەن و تەئسیری زۆریان هەبێ لەسەر ڕووداوەکان و لەسەر ئەوەی کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا تا ڕادەیەک چارەسەر بکرێن یەکگرتوویی هەڵوێستی کورد و پێکێنانی کوتلەیەکی پەرلەمانی کوردی ئەمە شتێکی زەڕوریە لەم قۆناغەدا طبعا ئەمەش مشکلەکە چییە ئەمە ناکرێ هەتاکو ناوماڵی کورد ڕێک نەکرێت یعنی ئەو بیرۆکەی کە پێشان هەبوو کە ئێستاش هەیە ئەڵێ ئێمە ناتوانین لە کوردستان مخالف بین و لە بەغدا یەک بگرین یعنی دوو مەسەلەی نیشتیمانی لەگەڵ مەسەلەی ئیدارەیکردنی ناوخۆیی تێکەڵەکەن ئەمەش طبعا زەرەرێکی وەکو دیمان لەو ئەحداسانەی کە ڕوویدا وەکو مەسەلەی 16 ئۆکتۆبەر و مەسائلی تر ئەمە وای کرد زەرەر نەکەر بە حیزبەکانی تر زەرەر لە کوردستانیدا و زیاتریش زەرەر لە خۆیاندا کە ئەنجامەکانی دەرچوو لەو هەڵبژاردنەی ئەخیر کەوا خەڵکەکە دەنگی بە چلایەکدا
طبيعي أو كيشي كهيا لنيوان أمريكا ودول خليج للاك وإيران للاك چیتر بأشكرایی کاری کردو تسر وضع سیاسی ناو عراق دو بلا پیدا بوا زور واضحة برای إصلاح مقتدى صدر وسائرون سركردايتك وبري بناء كوا هذه عامري لا نكانتي كبتايبتي حشد كسركردايتي أم دو بري أكب أمنا كوتشو پرتوازي پیدا بو توقع أكري كوا بشوية زور خولتر ببه بقولبوني أو ناكوتشي كوا أو يعني أو روداواني تصاوروان دكري لنيوان أمريكا وإيران أو همو انعكاسي هي لسر وضعي داخلي بغداد بويا هلا استاوى هرشلة يكتر دكري أمدو البرية كوا شقام برانبر بيكتر بجولينتو أقر بيتو أو داوا كارياني كان كهيانا لنا حكومته لنا وضع سياسي عراقي جيبة زي نكري طبعا جولان نوي شقام احتمال يزور هي ببيته بيك داداني تسقداريش همولاك تسقدارك اما طبيعي اما ما ترسيتي قالك زوري هي لسر وضعك بقشتي ليردا زور پێویستە لەسەر کورد کە لایەنگیری هیچ لایەنێک لەم دوو لایەنە نەکات بەڵکو وەکو مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکۆزیرانی عێراق کە چۆن کورد خۆی نەخستە باڵێکەوە دژی باڵێکی تر بۆ ئەوەی سەرۆکۆزیران ئەوە بکرێت دەستنیشان بکرێت مەجبور بوون خۆیان بە شێوەیەکی تەوافقی عادل عەبدوڵڵاه مەهدی هەڵبژێرن چونکە هیچ لایەکیان نەیانتوانی لەگەڵ ئەوی تر کاندیدی خۆی بسەپێنێ و بەم زۆرەش کوردەکەنا ئەمریکای عادز کرد و نا ئێرانیشی عادز کرد بەڵکو مەسەلەکە بووە ئەوەی تەوافقێک لەنەو حزبەکانی سوننە و عەرەب بەگشتی سوننە و شیعە و تەسەورەکەم ئەم ڕێگایە باشترین ڕێگایە بۆ کورد کەوا پەیڕەو بکە کە لایەنگیری هیچ لایەک نەکا بەڵکو ئیستیفادە بکە لو پرتوازي لو لاوازيي كإستا هي لنا حكومة العراق كبتواني زياتر دسكوتي بدسبه وعلاقاتي خوي لقل أنا كان باش بكا ولا بردوان بي لبيوان دي لقل لا أنا كان بشيوية شي قشتي وبتواني أوي بدستي بكري لم مرحلة دابو تسار سكرني تشيشا كان بكري أما بشويتي قصدي تصوركم أما هيلك كلمصلحتي هريمو كردايا كوا بيجري بلام دقرينو سالخالية كم أجر بيتو ناو كردستان تنظيم نكري يك نكري بشوية كل شيء وكان رنگ بيزور فرصتي ترمان لدزبتي لم فتري داهاتو حكومة العراق حكومتي زعيف أميناتها أو خلافاتاني لبيني أمدو برانا أو سنبراني كهي بردوام أبي وأجر استفادة لنكريت أماشتيكي يعني ديسان فرصتي قوري لدسخومان ددي زور سباس دانكي زور سباس من خارجي زور جديد كان كشاف باسي كيف كيوز بوغوي كأما درفتي بو ديكتي شنو استراتيجية كوريكو تني كنا كوي هبل بوي بتوان ليش بغداد ولا يعني تنانا يك استراتيجية دابنن المهم خاڵی سەرەکی قسەکانی کاک دڵشاد بریتی بوو لە ڕێکەوتنامەیەکی استراتیجی نێوان ئەو هێزانەی کە بەشدار دەبن لە حکوومەت بە تایبەت پارتی یەکێتی بزودنەوەی گۆڕان کە ئەمە خاڵێکی سەرەکی هەروەها پێکێنانی لیژنەیەکی ڕاوێژکاری سیاسی کە ڕۆلی دەبێت بۆ ئامۆژگاریکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بۆ ئەو سیاسەتانی کە پێویستە ئەنجام بدرێت. زۆر سوپاس کاک دڵشاد. کاک دکتۆر هێمن میرانی
لەسەر دیدی خەڵک بۆ حکوومەتی داهاتووی کوردستان پێم وایە ئەمووی دەرەنجامی لێکۆڵینەوەیکی مەیدانیە و زۆریش گرنگە بۆ ئێمە بتوانین ئاراستەی خەڵک لە چوارچێوەی سیاسەتی گشتی هەرێمی کوردستان دەستنیشان بکەین و بۆ دانانی ئەولەویاتی سیاسەتی گشتی هەرێمی کوردستان. فەرموو کاک دکتۆر. زۆر سپاس کاکتۆر، ئێوارەتان باش. تایتلی سمینارەکەی من بە ناوی دیدی خەڵک بە حکوومەتی داهاتووی کوردستان پرۆسەی بڕیار دروستکردن و ڕەساوکردنی داخوازەکانی خەڵک. واتە چەند خاڵێکی گرنگ لەسەر مەسەلەی how to make decisions، چۆن بڕیار دروست دەکەین بە ڕەچاوکردنی ئەو مۆدێلەی کە دەیڤید ئەستن پێشکەشی کردووە کە مۆدێلی سیستم تیۆریە لە پۆلیتیکەل ساینس یان لە پۆلیتیکەل پرۆسس. ئەمە ئەوانەی لە علومی سیاسی خوێندویانە ئەو مۆدلە وەکو ئەلفابەی لە هاتووە لەلامان کە چۆن ئینپوت نظامی سیاسی چۆن ئینپوت وەردەگرێ، چۆن پرۆسسی دەکات، چۆن دوای دەیکاتە بڕیار و پۆلیسی دەبێتە ئاوتپوت، دوای چۆن فیدباک وەردەگیرێتەوە. ئەمە لە چێدا یارمەتیمان دەدا؟ لەمەدا یارمەتیمان دەکە ئێمە چۆن بتوانین لە حکوومەتدا ئینپوتمان داواکاریەکانی خەڵک بێ. ئینپوت لە مۆدێلەکەی دەیڤید ئێستن بریتیە لە دیماندز، واتە داواکاریەکانی خەڵک، و لەگەڵ سەپۆرت، لەگەڵ ئەو پاڵپشتیانەی کە هەن لە نێو نیزامی سیاسی ئەو داواکاریانە پرۆسس دەکرێت، غەربەلە دەکرێت، دوایی دەبێتە بڕیارەکان یان پۆلیسین یان ئەوەتە بڕیاری جۆرا و جۆرن دەبنە کە پێی دەگوتری ئاوتپوت. چۆن دوایی لە ئینڤایرۆمنتە لە ناو ژینگەیە لە ناو بۆ نمونە بڕیار دەدەچێت شەقامێک دروست بکرێت، ئایا ئەو شەقامە بە دڵی خەڵکە، ڕای خەڵک لەسەر ئەو شەقامە دەبێتە فیدباک جارێک دیکە بۆ دەسەڵات دەگوازرێتەوە. ئایا چەند ئەو مۆدێلە ئێمە بۆ من چەند مۆدێلی ئینپوت لە کاری حکومداریدا، چەند داواکاریەکانی خەڵک دەگەنە مەتبەخی سیاسی لە کوردستان، و ئایا ئەو گەنگەشە و گفتوگویانەی لە نێو مەتبەخی دروستکردنی بڕیاری لە کوردستان دەدرێن، چەند پاڵپشتن بەو داواکاریانی لە شەقام هەن، و دوای کە دەبنە بڕیار پاشە ئایا فیدباک هەیە، فعلەن دەسەڵات گوێ لە فیدباکی خەڵک دەگرێت. ئەو مۆدێلە تەمان یەک لەو مۆدێلانەیە، دڵنیام مۆدێلی جۆراجۆری دیکان و ئەومە یەک لە مۆدێلانەیە کە ڕەنگە ڕخنەی زۆریشی لێژێرا بێت. دەیڤید ئێستن بە ئەسڵ کەنەدیە، لە منداڵیەوەیان لە زووەوە چۆتە ئەمریکا، یەکێک لە زانە سیاسیە هەرە دیارەکانە لە مەجای پۆلیتیکەل ساینس و خۆی خاوەنی ئەو نەزەریە. ئەگەر بین ئەمە لینکێن ئێمە چۆن دەتوانین بۆ نمونەیەک لە کابینەی نوێ ئەو پێشنیارانە تەوان ڕەنگە بەشێکیان لە نێو حکوومەتی ئێستا جێبەجێ کرابن، حکوومەتەکانی داهات و هەڵبەت ئەمە دەکرێت بۆ سەرۆکاتی هەرێمیش ئیسفادەی لێ بکرێت. بە بڕوای من ئۆفیسی سەرۆک وەزیران یان ئۆفیسی سەرۆکی هەرێم یەکجار گرینگە بۆ مەسەلەی وەرگرتنی ئینپوت. ئۆفیسێک کە کۆمەڵی خەڵکی کارا و بە حوسەڵە و بە دیقەت و بە سەلیقەی تێدا بێت کە تااقەتی معاملەکردن لەگەڵ خەڵک و گوێگرتن لە خەڵک و وەڵامدانەوەی تەلەفۆنەکانی خەڵک و کۆکردنەوەی ئیمێلەکانی خەڵک و کۆکردنەوەی داخوازەکانی خەڵکیان هەبێت کە ئەمە دەبێتە ئینپوت لە دروستکردنی بڕیاردا. بەڕێوەبەرێکی کارامە و ماندوونە ناس بۆ ئۆفیسی سەرۆک وەزیران یان سەرۆکی هەرێم یەکجار گرینگە کە بەڕاستی تااقەتی جوابدانەوەی خەڵکی هەبێ. وتەبێژێکی کارە یەکجار گرینگە. بوونی ژمارەیەک میدیاکاری ورد و بە سەلیقە کە بتوانن ئەو هەموو داتایی کە بۆ حکوومەت دێن پۆلێنیان کەن، کلاسیفایان کەن، دوای ئەو داتایانە دەبنامە هەمووی دەبنە سەرساوە بۆ دروستکردنی بڕیار. داخوازەکانی خەڵکن، دیماندن، ئەمانە ئینپوتن بۆ دروستکردنی بڕیار. سوود وەرگرتن لە ژمارەی یەکجار زۆری توێژەر لە کوردستان کە هەن دەکرێت ئیسفادەیان لێ بکرێ بۆ ئەوی ڕای شەقام وەرگیرەوەتە دیماند و ئینپوتەکانی خەڵک لەوێ وەرگیرن. ئۆفیسی سەرۆک وەزیرانیان ئۆفیسی سەرۆکی هەرێم پێویستی بە هۆتلاین هەیە، پێویستی بە ئیمێل هەیە، پێویستی بە تەلەفۆن هەیە کە خەڵک بتوانێت لە ڕێگەیەوە ڕاستەوخۆ داواکاریەکانی خۆی پێشکەش بکە. هەڵبەت ئێمە ناڵێن خۆ سەرۆکی هەرێمیان سەرۆکی حکوومەت خۆی بڕوە وەڵامی تەلەفۆن و شت داتەوە، دەبێت ئۆفیسێکی کارای هەبێ کە لینکی ڕاستەوخۆ بن لەگەڵ خەڵک. ئەزمموی سەرۆک ئۆباما یەک لەو ئەزمونانەیە کە من زۆر پێی معجبم لە مەسەلەی لینک کۆنێکشن لەگەڵ خەڵک. ڤیدیۆیەک هەمەیە ئەگەر ئیجازە هەبێ سەیری دەکەین چۆن ئۆباما کە سەرۆکی وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا یەک لە وڵاتانەی کە سەرکاری لەگەڵ مشکلەکانی هەموو دنیا هەیە، ئۆباما چۆن توانیوێتی جێلە لە خەڵک برێ. راپۆرتێکی یەکجار جوان هەیە، ئەگەر دەنگ هەبێ چۆن دەتوانین دەنگ وەرگین.
لە لای من فول لە دەنگەکەی بەس ئەگەر لەو یان دەتوانین لێرە دای بنێن ناتوانینەوە Tony DeCoppel is here to show us what happened to all those letters after they arrived at the White House. Tony, good morning. Good morning. The inside story of Washington is always full of intrigue, but for his entire presidency, President Obama has asked his staff to bring him a daily dose of the outside story, the thoughts, the feelings, and the ideas of the rest of America. And they do it by tweeting something that a lot of people think gets thrown away, letters to the president. You know, I get a lot of letters from constituents. I get about 40,000 every day, and I don't read all 40,000. Somebody does. 40,000 لێتەی لۆ دێ ڕۆژانە 40,000 یعنی چەند؟ یعنی 40,000 نامەی ڕۆژانە بۆ دێ دەڵێت تەمان من تااقەتی خوێنەوە هەموو نامەیەم نییە لێترس جاتەمان بە پۆست دێ لێترس یان بە ئیمێل جا ئێستا دەی باسی هەمووی دەکە هەڵبە بەڕێزان ئەوەی ئیسفادەی یەک لەو خاڵانەی کە ئەو لینکت لەگەڵ هەبێت سەرۆکوەزیران بەردەوام قسەی خەڵکی هەیە کە بۆ خەڵکی بکە ئۆباما یەک لەو سەرۆکانە بوو کۆتی لە قسەکانی خەڵک وەردەگرت لە کاتی وتارەکانی خۆیدا واتە باشکرە دەتوانی بزانی کە ئەو پیاوە لینچی بەردەوامی لەگەڵ خەڵک هەیە یەک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئۆباما ئەو ئافرەتە بوو ئەو ئافرەتەیە کە مدیری نووسینگەکەیەتی I read one a few months ago where it said on the envelope, alert, cutest baby photo ever inside. This is our students' meal area. As director of presidential correspondence, she runs the team that looks at every single letter ئۆفیسەکەی ئیشدا All this people here to show like an level of me. But in his first week, President Obama asked for something other presidents have not, to read some of the letters. یەک لەو شتانەی کە ئۆباما خۆی داوای لێ کردووە لە کاتی یەکەم دیداری لەگەڵ ئەو ئافرەتە ئەو بۆ کە دەیەوێت هەندێک لەو نامانەی بۆی دێ خۆی بخوێنتەوە نامەکان بخوێنتەوە لەبەرەوە هەموو شەوێ دەنامەی خوێندێتەوە کە بۆی هاتووە دەنامە ئەو ئافرەتە بۆی کلاسیفای کردووە هەموو شەوێ دەنامەی خوێندوێتەوە The house was for 10 that were representative. ئەوە ئیشەی کردێ بەڵێ Reeves herself reads 200 to 400 finalists a day before selecting 10 for the president. That's not an easy thing to do. ئەو هەر خۆیەتی دە لەو نامانەی Personal. Yeah, it can be emotionally draining. People are often reaching out to the president as a last resort. The letters aren't fact-checked, but in this tradition, feelings matter more. تەوان ئەمە هەموو ئەو ستافەیە کە کلاسیفای ئەو نامە و ئیمێل و پۆستانە دەکەن کە بۆ سەرۆک هاتوون هەمویان لەژێر دەستی ئەو بەڕێوەبەرە کار دەکەن Receive letters from veterans are writing, kind of like sort of stream of consciousness, but that makes it so much more powerful. Over the years, some of the letters have been sweet. A vegetable garden. She sent me a picture. For others, have been funny. One was like a tether across the face to reveal that you're right, you're fighting the laws. One time was you're right, you're wrong. And then it said, don't be afraid to daydream. I just thought that was pretty good. And the worst president ever. I feel like تەنانەت هەند لە نامانێک بۆ چوە بۆ نمونە نامەی ئیمۆشنەل بوون هەندێک نامە بۆ نمونە باسی مشکلی عائیلەی خۆی کردووە من منداڵێکم هەیە سەقەتە بۆ نمونە بۆم جۆرە تەفاسیلی بۆ نووسیوە تەنانەت دەڵێ خۆی ئۆباما دەڵێ پێ نامەی بۆ هاتووە پێی گوتراوە تۆ you are the worst president in the history of the USA تۆ خراپترین سەرۆکی لە تاریخی ئەمریکا نامەکەشی پێدراوە ئەو ڤیدیۆ دوای لە گروپەکەدا دەنێم کاک سەرۆک چونکە دەنگەکەی ئێستا زۆر باش نییە من لە گروپەکەدا دەنێم دوای بۆ ئەوی برادران سیرکەن بە دەنگێکی باشترەوە تاوان ئیسفادەی بوونی ئەو جۆرە ئۆفیسە چیە بەڕێزان سەرۆکوەزیران دەتوانێت ئاگاداری وردەکاری ژیانی خەڵک بێت یعنی ڕاستەوخۆ کە بەرپرسی یەکەمی جێبەجێکردنی قانون و دەسەڵاتە لە وڵاتە دەتوانێت ڕاستەخۆ ئاگاداری ژیانی خەڵک بێت دەتوانێت ڕاستەخۆ ببێتە بەشێک لە چارەسەری لە ڕێی پەیوەندی ڕاستەخۆ بە خەڵک یەک لەو شتە گرنگانەی ئۆباما دەیکرد وەڵامی هەندێک لەو نامانەی دەدایەوە خۆی پەیوەندی بە هەندێک لەو عایلانە دەکرد تەنانەت مەجالی هەبووە هەفتەی ڕۆژێک هاوڵاتیەک لە چێشخانەیەک ببێن و نانی لەگەڵ بخۆ
يعني ئەوانە بەڕێزان ئەوانە پۆسیبلن لە وڵاتیمە بکرێ يعني ئەوانە پەیوەندی بەوە نییە داخۆ ئێمە حیزبەکانمان وەزعیان چۆنە ئایا لە بەگەڵ بەغدا وەزعمان چۆنە بەڕاستی ئەوانە ئەو ئیشانن کە دەسەڵاتداری ئێمە زۆر بە ئاسانی دەتوانێت بیکە ئەگەر بیەوێ يعني ئەوانە ئەو شتانە نین کە پێویستیان بە بودجەی گەورە هەبێ ئەوانە پێویستیان بۆ نییە پەیوەندیمان لەگەڵ بەغدا چۆنەیانە ئەوانە مەجموعەیەک تەکنیکن کە بۆ ئاشکردنەوەی خەڵک بۆ دروستکردنی لینچی باش لەگەڵ خەڵک دەتوانرێ بکرێ هەندێک زار و لە هەندێک بۆ نەداتوانێت ڕاستەوخۆ خەڵک ببینێ ئەوەی ئۆباما پێی دەگوت سوپرایز تۆک سوپرایز وۆک ئەن سوپرایز ڤیزیت بە سوپرایز تەلەفۆنی بۆ بکە بە سوپرایز بڕۆ پارچی سامی عەبدوڕەحمان بزانێت خەڵک باسی چی دەکات بە سوپرایز بڕۆ پیاسەیەک بکە لە شوێنێک بە سوپرایز تەلەفۆن بۆ خەڵک بکە بە سوپرایز بڕۆ مەطعەمێک وەکو سەرۆک ئۆباما دەتوانێت قسەکانی خەڵک و داواکاریەکان بکێ بەشێک لە وتارەکانی خۆت تەوان یەک لە شتە گرنگەکانی سەرۆک ئۆباما وتاربێژی بووە یەک بۆ لەو کەسانی کە بەشێکی باش وتارەکان بەخۆی نووسیوێتی و بەشێک لە چیرۆکانی خەڵک بوونەتە بەشێک لە وتارەکانیەوە ئەو جۆرە مۆدێلی حکومڕانی بەڕێزان مۆدێلێک لە حکومڕانی دروست دەکات کە بە ئینگلیزی پێی دەڵێن ریسپۆنسیڤ گۆڤمنت واتە حکومڕانی وەڵام دەرەوە یان حکوومەتی وەڵام دەرەوە حکوومەتێک کە بەئانی معاملە لەگەڵ مەشاکلەکان دەکات ئەو مەشاکلانە دێنە ڕێگەی تەعجیلیان ناکات یەکسەر وەڵامی بۆیان هەیە جا ببێ یان نەبێ زۆرجار بەشێک لەو کێشانەی لە کوردستان هەن هەمومان دەزانین ناوێ بەڵام چونکە حکوومەت بێدەنگە چونکە حکوومەت هیچ قسەیەکی لەسەریان نییە خەڵک عاجز دەبێ هەڵبەت ئەو مۆدێلی بوونی تیمێکی باش بوونی ئۆفیسێکی باش پێویستە شۆڕ بکرێتەوە تەنیا لە سەرۆک وەزیرانێ بۆ نمونە وەزیر ئۆفیسێکی باشی هەبێ مەسئول ڕاگەیاندنێکی باش هەبێ مدیری ئۆفیسێکی باش هەبێ کە توانێت معاملەکردنی لەگەڵ خەڵکیە مدیر ناحیە بە هەمان شێوە محافظ بە هەمان شێوە ئەمە پەیوەندەکانی نێوان خەڵک و دەسەڵات بە تەواوی کارە دەکاتەوە ئەگەر بە خێرایی بێم باسی هەندێک لەو توێژینەوانە بکەم کە ئێمە لە 2005 ڕادیانکەین 2005 کاتێمە لە پەیمانگەی کوردستان بۆ پرسیاسەکان بووم دواتر کە چوومە دەرەوە بەردەوام لە ڕێ ئۆنلاینەوە ئێمە بەردەوام سەرڤەیمان کردووە بە مۆدێلی جۆراوجۆر پایلۆت سەدیەکمان کرد ئەو ساڵ لە 8 شوباتی ساڵی 2018 لە قوتابیانی زانکۆمان پرسی پایلۆت ستەدی توێژینەوەیکی بچووک بوو یەکەم جار ئەگەر باسی گەندەڵی بکەین بەڕای و گەندەڵی لە کوردستان بە شێوەیەکی فراوان بوونی هەیە 100% دەڵێ بەڵێ یعنی گەندەڵی یەک لەو مشکلانەیە کە هیچ کەس لەسەری ناکۆگ نییە کە بە شێوەیەکی فراوان وجودی هەیە لە کوردستان چێ بەرپرسیاری سەرەکی لە بوونی گەندەڵی لە نێو دام و دەستگاکانی حکوومەتی کوردستان بەرپرسانی خودی حکوومەت 176 کولتوری کۆمەلگا 111 هاوڵاتیان 113 یعنی هاوڵاتی خۆی بە بەشێک لە بەشێکی کەم لە مەشاکلەکان دەزانێت پێی وایە ئەوەی هەیە لە سوڵتە نزیکە ئەوان بەرپرسن لە مەسەلەی فراوانبوونی گەندەڵی بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان چەندین جار باسییان لە چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی کردووە چۆن لەو جۆرە باسکردنە دەڕوانی تەنیا قسەیە و نایکەنە کردار 151 بەرپرسان دەیانەوێت چاکسازی بکەن 109 بەرپرسان توانێت چاکسازیان نیە 133 نازانم 107 واتە 33 و 51 کە نێگەتیڤ جوابی نێگەتیڤە سەر کە دەبێتە 84 وانە 84 خەڵک جۆرێک ئەوانی بەشداریان کردە جۆرێک لە بێمتمانەیان هەیە لەسەر بابەتەکانی چاکسازی بە بڕوای تۆ چێ دەتوانانی چاکسازی و کێشەکانی کوردستان گەندەڵی و کێشەکانی دیکەی کوردستان چارەسەر بکە حکوومەتی ئێستای کوردستان بە ستافی ئێستا 113 تەوان مانجی شوباتەوە مانجی شوباتە بۆی ئەو گۆڕانکاریانەی لە دروستکردنی کابینە و لە گۆڕینی سەرۆکوەزیران و وەزیرەکان دەکرێت شتێکی باشە بەبێ ئەوەی بۆ نمونە ئێمە وەسمان بێ ڕخنە لە حکوومەتی ڕابردوو بگرین و پێش پشتگیری بەبێ ئەوەی بزانین حکوومەتی داهاتوو لە چی پێک دێ بەڵام گۆڕانکاری شتێکی باشە چونکە جۆرێک لە تێگەشتن لە لای خەڵکە بووکە ئەو حکوومەتەی ئێستا ناتوانێت معاملەی بەرەو چارەسەرکردن لەگەڵ کێشەکان بکە حکوومەتی نوێ بە ستافێکی نوێ 156 خەڵک بەبێ ئەوەی بزان چێ دەبێتە وەزیری دارایی چێ دەبێتە وەزیری خوێنی باڵا جۆرێک حەزی لە گۆڕانکاری هەبووە بۆیە بە بڕای من ئەوە پرۆسەیەکە ڕەنگە پێشوازی لێ بکرێت لایەن خەڵک بەڕای تۆ کاری سەرەکی چییە کە خەڵک کاتێک پۆستێک وەردەگرن دەست بە بەفڕۆدانی سامانی گشتی دەکەن چونکە لێپرسینەوە نییە بەڕێزان ئەوەی پێی دەگوترێت چەکس ئەم بالانسز لە نێو ئیداری کوردستاندا یەکجار زایفە مەسەلەی لێپرسینەوە موساءلە یەکجار لاوازە ئەمە دەکرێت لە کابینەی نوێ زۆر بەجددی ئیشی لەسەر بکرێن و مەسەلەی ئەوەی لە علومی سیاسی پێی دەگوترێت زیرۆ تۆلێرەنس فۆر کۆڕەپشن لێخۆشبوونی سفر یان لێخۆش نەبوون بە تەواوی لەسەر مەسەلەی گەندەڵی دەبێت ئەمە بکرێتە ئارمی سەرەکی یان لۆگۆی سەرەکی یان مانشێتی سەرەکی حکومڕانی کە ئێمە لە کەس خۆش نابین فەساد بکاتن چونکە خەڵک باوەڕی وایە کە لێپرسینەوە نییە
زانیاری تەیە کە دەستگای لە کوردستان بۆ بەرەنگاربوونی و گەندەڵی بەناوی دەستەی نەزەهایە 151 دەڵێ نەخێر 151 وێڕایەوەی دەستەی نەزەها چەندین ساڵە هەیە بۆیە دەستەیەکی گرنگی وەکو نەزەها بۆ نمونە ڕەنگە پێویستی بە کەمپینکردن بۆ خۆی هەبێ بۆی جارێ خەڵک جارێ بیناسێ ئێمە و پایلۆت ستەدی بوو دوای ڕاپرسێکی گەورەمان کرد هەر جارێکی دیکە لە نێو قوتابیانی زانکۆ کە 1025 فۆرم پڕکرانەوە بە خێرایی دەڕۆم بۆ ئەوەی ئیسفادە لە کاتەکە بکەم کام لەم چێشانەی خوارەوە لە ئێستادا بە گەورەترین کێشە دەزانی کە کاریگەری لەسەر ژیانی زۆرینەی خەڵکەیە گەندەڵی 157 بێکاری 137 وازحە لە ناو تەڵەبەی جامیعە مەسەلەی کار دەرفەت دروستکردن بۆ کار یەک لەو کێشە گرنگانەی هەیە گرانی بازار کەمی کارەبا ئەمانە هەر مشکلەی ئەساسی نین بەلای ئەو چینەوە تاوان ئێمە لە 2005ەوە ئەو توێژینەوەمان کردیە بەردەوام مەسلەی کارەبا و مەسلەی گرانی بازار و گەندەڵی هەڵبەز و دابەزی تێکەوتوە بەڵام بە بەردەوامی فەساد بەرەنگاربوونەوەی گەندەڵی داواکاری و مەطلەبی یەکەمی خەڵکی کوردستان بووە جا چ لە نێوان چ لە نێو قوتابیان بێ یان لەناو توێژەکانی دیکە بەڕای تۆ ئاستی گەندەڵی لە نێودام دەستگاکانی حکوومەتی کوردستان چەندە تا ڕەدەیەکی فراوان 88.5 تا ڕەدەیەکی کەم 4.7 هیچ گەندەڵی نیە 0.5 بەڕای تۆ چێ بەرپرسی سەرەکی بوونی گەندەڵی لە دام دەستگاکانی حکوومەت بەرپرسانی حکوومەتی هەرێم 71.9 ئەوە پایلۆتەکە نیە ڕاپرسیە گەورەکەیە جارێک دیکە ئەو پرسیارەمان لە خەڵک کردبەوە بەڕای تۆ هۆکاری سەرەکی چییە کە دەبێت هۆکاری بڵاوبوونەوەی گەندەڵی دیسان مەسەلەی نەبوونی لێپرسینەوە 89.9 پارتیەکان دەمە ڕاپرسێکمان کرد لە من لە دەستگایەکیشم دەکرد بە ناوی سەنتەری توێژینەوە ڕاپرسی کوردستان 24 ڕاپرسێکمان کرد لە نێو ئۆرگانەکانی پارتی تەنە یەک سلایتان لەگەڵ شێر دەکەم لە ئیجازەشم وەرنەگرتیال بەر لەگەڵتان شێرکەم بەڵام زانیم کۆبنەوەکە داخراوە پرسیارێکمان کردبوو لە کەوادری پارتی وەڵا بەس ئەوم لەلایەت پرسیارێکمان کردبوو لە کەوادری تەوانەمە هەمووی دەنگدەر و مەبەسم ئەندام و کەوادری پارتی بەشداریان لە ڕاپرسێ کردیان خاڵی لاوازی پارتی بەلای تۆ کام لەمانەی خوارەوە یا تکایە لاوازترین خاڵ هەڵبژێرە نەبوونی لێپرسینەوە بە دوواداچوونی گەندەڵی مەطلەبە لەلایەن کەوادری پارتیشەوە کە 36 لەبەرەوە بەڕاستی تەوان پێشەوەی ئەو قسە تەواوکەم ئێمە دوو ڕاپرسی دیکەی گەورەشمان کردبوو لە ناو خەڵک داتاکانم بەداخەوە نازم بۆ دەست نەکەوتەوە گەڕام سۆرم کرد لە ناو کۆمپیوتەری دەستگای بوو بێت ناو سنتەری خۆمانەوێ لەوێشدا جارێکی دیکە بەرەنگاربوونەوەی گەندەڵی یان دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵک ئەو مەطلەبە سەرچیانە بوون کە بەلای خەڵکەوە بوون ئەم داتایانە چەندە بە شێوەی زانستی کراون من بەرپرسم لە شێوازی ئەنجامدانیان لەبەرەوەی ئێمە لە مێژە لەو مەجاالە ئیش دەکەین چەند خەڵک بە میزات جوابی داوە چەند خەڵک بۆن مچکە گلەی لە ئێمە دەکرێت دەگوترێ خەڵک زۆر کاریگەر ئەوەی دەوێت بۆ نمونە بەشێک دەوێت دیفاع لەوە بکە کە فعلەن گەندەڵی تا ئاسێکی فراوان لە کوردستان نییە دەڵێن خەڵک زۆر کەوتوتە ژێر کاریگەری ئەلامەوە هەموو خەڵک باسی گەندەڵی دەکا بۆیە نە پێچوانەوە بەڕێزە من پێم وایە دیاردەکە ئەوەندە زەقە ئەوەندە گەورە بوو وەکو ئەلفەن ئین دە ڕوومی لاتی وەکو بۆ فیلێک بینێ ناو ژوورێک یعنی ئەوەندە گەورە بووە چیتر پێم وای هی ئەوەنی لە شوشە بیت وانە پێویست ناکە ئەوەی بکەین پێویستە بە بڕای من معاملەی لەگەڵ بکرێ لەبەر ئەوە بۆی تو کۆنکلود وەکو دەڵێن بوونی ئۆفیسێکی گرنگ لە هەموو مؤسساتی دەوڵەت ئەوەی لەسەر گۆزیرانەوە بگرە سەرۆکی هەرێم وەزارەتەکان بۆ معاملەکردن لەگەڵ خەڵک بۆ وەڵامدانەوەی خەڵک چونکە هەندێک جار کێشەکان وەکو باسمان کرد کێشەکان دەکرێت ڕوون بکرێتەوە بۆ خەڵک بەڵام کەناڵ نییە لینک نییە لەگەڵ خەڵک ئەمە گلەی هەبوو بۆ نمونە زۆردا گلەی کراوە لە کابینەکانی ڕابردوو کە بەڕێزێک بۆ نمونە لەو کابینیان لە کابینەکان دیکە لە مەکتەبی سەرۆکی وەزیرانیشی کردووە یان وتە بێژ بۆ جوابی ڕۆژنامە نووسین لەداوەتەوە یعنی نەک خەڵکی دیکە بۆیە تکایە ئەوان ئەگەر بۆ نمونە دەنگمان بەو مؤسسانە دەگا دەبێ ستافێکی گرنگ لەگەڵ سەرۆکی هەرێم و لەگەڵ سەرۆکی حکوومەت بڕۆن بۆ ئۆفیسەکەی کە توانای تااقەتیان هەبێت توانایان هەبێ حوسڵیان هەبێ معاملەی لەگەڵ خەڵک بکەن کاتێک ئەولەوێتیشدا دنین مەسلەی جێبەجێکردنی ئەو پلانە استراتیژیە کە دانراوە بۆ 2017 تا 21 یان 22 کاکتۆر فەرسەد لە دەستەی نەزاهات داینەوە استراتیژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە کوردستان 21 یان ئەوەی دەستەی نەزاهات داینەوە 17 تا 21 چونکە حکوومەت هەرێم تەبەنی کردووە و ئەو حکوومەتەی داهاتوو ملزەم دەبێت بەوەی پێوەی پابەند بێ با بیر بکەینەوە چۆن میکانیزم بدۆزینەوە بۆی بۆ نمونە ئەو پلانە استراتیژیە جێبەجێ بکرێت چونکە زۆر جار
ئەمە گود گۆڤرننسماندانە لەگەڵ پلانی گود گۆڤرننسماندانە لەگەڵ وێلد بانک ئیلزامان پێوەنەکرد ئۆفیسی گود گۆڤرننسماندانە لەگەڵ وێلد بانک لە ئەنجومەنی وەزیران ئەو کاتی دوشێت بەرەم سەر وەزیران بوو ئیلزامان پێوەنەکرد یەک دنیا لیجانی دیکە دانران ئەمانە تەمان لەسەر ئاسی دەولی لە معاملەکردن لەگەڵ ڕێکخراوی شەفافیت وێلد بانک ئەمە هەمووی لەسەرمان وەکو خاڵ دەنووسرێت دەکرێت بۆ نمونە ئەو حکوومەتە دەرگایکی گەورە بەسەر مەسەلەی لێپرسینەوە و زیرۆ تۆلەرانس لە بۆ گەندەڵی بکاتەوە تەسەور دەکەم کارێکی یەکجار زەحمەتە دکتۆر فەرسە جەناب لە مەژێ ناو ئەو کەیسانەی دەزانم یەکجار زەحمەتە بەڵام ناکرێت دەست پێ نەکرێت چونکە تەسەور دەکەم چەندی بێدەنگ بی چەندی یان چاوپۆشی بکەی یان دەرفەت دروست بکەی یان لاینێکم لێپرسینەکەی دەرفەتەکان گەورەتر دەبن سوپاسان دەکەم نامەوێت کاتەکان زیاتر بم زۆر سپاس دەکات خۆت یەک دقەت ماوە دەیدەی نەکات حسێنەوە زۆر سپاس کاک دکتۆر بە تاکید هەمیشە بە داتا و بە زانیاری و دەستنیشانکردنی ئەولەویەت بە نسبەت ئێمە زۆر گرنگە ڕاست بکرێن ئەوەی کە تێبینی کرا ینی بڵێن خاڵی سەرەکی ئەوەی کە جەنابەت وەکو پێشنیار کردوتەوە پێویستە حکوومەتێکی کارامان هەبێت لە ڕووی وەڵامدانەوەی داواکاری خەڵک بۆ چوونی خەڵک دەربارەی دیاردە سلبیەکان زۆر گرنگە ئەهەمیەتی پێ بدرێت و ئەولەویەتی پێ بدرێت وەکەمکردنەوەی ئەو ڕێژەی کە ئێستا لەو قەناعەتیان هەیە من لەوانەیە پرسیارێکم هەبێت سەبارەت بە ئەو دوای ئەگەر جەناب دوای وەڵامداوە زۆربەی پرسیارەکانی گەندەڵی لەوەی موئەسساتی بڵێن ئیستیطلاع دەڵێن ئایا بە چاوی خۆت یان کەسێکی نزیک دەخۆت گەندەڵیت بینیوە یعنی حاڵەتێکی گەندەڵیت بینیوە و تکایە لە ئەخیریش دەڵێت تکایە ئەوەی ئیعلام بڵێن تکایە لە ئیعلام ئەگەر لە ئیعلام بیستبیت باس مەکە ینی جا ئەوە پرسیارەکەمە بەسم تەنها بۆ مەسەلەی ئیستیطلاع لە داهاتوودا مرۆڤ دەتوانێت تەطویری بکات بەو شێوازە زۆر سپاس کاک حوسێن بزانین وەزعی ئابووری کوردستان وەزعی ئابووری کوردستان ئیتر لە چ حاڵەتێکدایە قەڵمان باش مهم وەکو دکتۆر جوتیار ئێوارتان باش ئەمەش هەوڵ دەدەم وەکو برادرانی دیکە دکتۆرش پێی کوتومەکە دەبێت زوو بڕۆم هەموو لایەک بەخێر بن مەسەلەی حکومڕانی باش ئەوەی کە کاکشم کاک میران ئێستا باسی کرد شتێکی گرنگە لە ئاستی میکرۆدا ئەگەر لە ئاستی تاکدا ئەگەر کەسێک دڵنیا نەبێ کە ئەو زەحمەتەی کە ئەوڕۆ قبول دەکە لە داهاتوودا نەتیجەی دەبێ حاضر نابێ خۆی بداتە بەر ئەو زەحمەتە وەنی هەموومان وین هەموو ئینسانێک وایە ئەوەی لە ئینگلیسیدا پێی دەکرێت پێی ئاف پاداشت دەبێ بوونی هەبێدەنا خەڵک کار ناکەن و کۆمەلگاش بەرەو ڕووخان دەڕات ئەگەر ئەوانەی حکومڕانیان بەسەردا دەکرێت ئەو هەستەیان هەبێ ژێرپێی ئەوانەی کە حکوم دەکەن بنکۆڵ دەبێت و متمانە و پشتیوانی جەماوەر لەدەست دەدەن کەوا بوو هەردوو لایەن پێویستیان بە حکومڕانی باش هەیە یعنی ئەوەی کە ئێستا دەڵێن مەسەڵەن دیاردەی کار نەکردنی گەنجان یا ئەوەی کە دەڵێن گەنجان خۆیان لە کار نادەن و فەرهەنگی کار لە باشووردا لاوازە ڕاستە و ڕاست نەتیجەی ئەم نادڵنیابوونەیە کە ئەوەی ئەوڕۆ دەکەن کە پاداشتی کاری ئەمڕۆ بۆ داهاتوو دیار نییە ئەوە هەموو دەگەرێتەوە سەر لاوازی ئابووری کاکەوەی چۆن گەورەکەم ئەوە تەواوە ها تەواو بۆیە دەچمە سەر سیاسەتی گەشەی ئابووری کە شاهڕەگی ئەوەی کە ئەو کۆمەلگای بتوانێت هەستێتەوە لەو پەیوەندیەدا ئۆکەی ئەوە خەریکم فێر دەبوو زۆر کتراوە کە کاکاتە دەبێت زیاتر بە داتا و ئاماری کۆنکرێتەوە قسام بکەیت ئەو داخوازی لە زۆر لایەن ڕەهاتووە بە تایبەتی
کاکم لە هەفتەی ڕابردوو دە شەو ڕۆژی بۆ نەهێشتوو لە کوردستان ئەو سەرچاوانە کە ئێستا بۆ داهات بۆ ئامار و داتا هەیە Iraqi Knowledge Survey 2010 لەسەر دموگرافی Iraqi Knowledge Survey 2010 لەسەر Education هەرێمی کوردستانی عێراق دیدگایەک بۆ ئایاندا 20 وزارەتی پلاندانان Iraqi Knowledge Survey 2011 Labour Force Survey هێزی کار پاشان Demographic Survey of Iraqi کوردستان 2018 UN ئەو ڕێکخراوی مەهاجرەتەکەی دەگەڵ UNFPA پاشان دەگەڵ ئاماری کوردستان کە یەکێک لە جددیترین ڕووپەیوەکانی کە کراوە کە هەمومان دەتوانین پشتیان پێ ببەستین ئەو بەتایبەتی ئەوەیە پاشان میکسی 2011 پاشان ئەو ئامارانە کە لە لای ویزارەتەکاندا هەیە سەرچاوەی ئامار بەو جۆرە کە ئێستا هەر لەو نمونە کەمانەدا دەبینی سەرچاوەی ئامار هەیە داتا هەیە لە کوردستاندا لە 1970 کە سەرژمێری بووە 2018 گۆڕانێکی جددی هەیە لە بینی تەمەنەکاندا ئەوەی ژمارەی تەمەنەکان چاک دەرنەچووە ببورن 0 هەتا 15 ساڵ گروپی یەکەمە کە 87% دانیشتوانی پێکدێنا ئێستا 35% یعنی مناڵەکانمان بەرەو کەمبوونەوە دەڕۆن ئەوە ترندێک پاشان ئەوانەی لە بینی 15 و 64 ئەوەی ناوەڕاست ئەوانەی کە لە هێزی کاردان ترندەکەوەی کە بەرەو ژمارەیان بەرەو زۆربوون دەڕوە پیرەکانشمان کەمتر بوونە یعنی ئەو دوو ترندە بۆ ئێمە زۆر گرنگە دەیە بزانی ژماری مناڵەکانمان خەریکە کەم دەبێ ژماری ئەوانەی کە دێنە ناو بازاری کار خەریکە زۆر دەبێ ئەو ترندە گرنگە لەو داتانە دەتوانین ئەوەی دەربێنن ئەوانەی کە لە 2010دا لە بازاری کاردا ئاکتیو بوونە 1,200,000 کەس بووە لە 2030دا ئەو ڕقەمە دەبێتە 2,300,000 ئەوانەی کە لە بازاری کاردا ئاکتیون بە معنای ئەوە نییە کە ئەوانەی کە لە تەمەنی کاردا Labour Force ئەوانەی کە لە هێزی کاردان دەرسەدیان لە کۆی دانیشتوان کۆی هێزی کار لە کوردستاندا 40% ئاکتیون 60% لە بازاری کاردانی ئەوانەی کە لە تەمەنی کاردان پیاوەکان 67% لە بازاری کاردان ژنەکان 14% ئەوە لە ئەو ژنانەکە لە بازاری کاردان 80% لە لای حکوومەت کار دەکەن ئەو پیاوانەکە لە بازاری کاردان و کار دەکەن 45% لە حکوومەتدا کار دەکەن داهاتی مانگانەی خێزان لە کوردستان بەم جۆرەیە ئەو ڕقەمانە یەکجار زۆر جددین باو حاڵەوە ئەو میلەتە ناتوانێت هەستێتەوە 36% خێزانەکان کەمتر لە 500,000 داهاتیان هەیە 51% خێزانەکان لە نێوان 500,000 و 1,000,000 دینار داهاتیان هەیە 13% زیاتر لە 1,000,000 و ئەگەر کۆی ئەوانەی کە لە میلیۆنێک کەمتر داهاتیان هەیە وەکو خێزان نەوەکو تاک دەکاتە 87% خێزانەکانی کوردستان کەمتر لە میلیۆنێک کە ئەو داتای من لە بەردەستا بوو دەی بتوانین دەرهاوشتەی لی دەربێنین یەکێک لە دەرهاوشتە گرنگەکانی ئەوەیە کە ئەو خێزانانە ناتوانن پاشەکەوتیان هەبێ ئەگەر نەتوانن پاشەکەوتیان هەبێ
ئەمە سیستمی بانکیمان زۆر زەحمەت دەبێت کە بتوانین لە وڵاتە دابمەزرین لەبەر کە بانک لەسەر بنەمای پاشەکەوتی خەڵکدا دادەمەزرێت. کۆرلیشن پەیوەندیەکی یەکجار زۆر ئینترسانت لەو ڕووپەیوی 2018 هاتووەتە دەر بە نیسبەتی ژینەکان کە یەکجار زۆر جێسرینجە ئەوەش ئەوەیە کە ئاستی خوێندن بۆ ئەوە کە ژن بتوانێت کاری دەست بکەوێت یەکجار زۆر بەهێزە ئەو پەیوەندیە. یعنی ئەوانەی کە دواناوەندیان خوێندووە و دەرەجەیەکی بەکەلەریۆس و زانکۆی ئەوانیان هەیە 34% کاریان هەیە. ئەوانەی کە سەرەتایی و ناوەندیان خوێندووە 5% کاریان دەست دەکەوێت. ئەوانەی کە نەخوێندەوارن 4% کاریان دەست دەکەوێت. یعنی خوێندن بە نیسبەتی ژینەکان بۆ کە بێنە ناو بازاری کار و کاریان دەست بکەوێت یەکجار زۆر بەهێزە پەیوەندیەکەی. یەکێک لە دەستکەوتەکانی ئەو چەند ساڵی ڕابردوو وەکو خەبەرێکی خۆش دەتوانین باسی بکەین ئەوەیە کە مردنی مناڵانی ژێر 5 ساڵ هەر بەرەو کەمتر ڕۆشتووە. ئەوە یەکێک لە شتە پۆزیتیڤەکانی کۆمەلگای کوردیە. ئەمە 2006 34 مناڵ لە هەر هەزارە دەمردن، 2011 28، 2018 23 مناڵ ژێر 5 ساڵ. میلێنیوم دیڤلۆپمنت گۆڵ ئەو ئامانجە کە بۆ هەزاری 2100 UN داینابوو ئەوە بوو کە بگاتە 17. ئەمە لە 2018دا نەگەیشتوینە ئەوەی کە لە 2015دا UN داینابوو کە هەموو هەوڵ بدەن بگەن. بۆ 2015 ئەگەر چاک ڕۆشتوانە پێش و ئامانجی UN جێبەجێ بوو بۆ دەبوو گەشتوانە 17. بەڵام ئەمە لە 2018دا ئێستا گەیشتوونە 23. یعنی ترندەکە بەرەو خوارەیە، ترندەکە دروستە. نە هەر هەزار مناڵە کە لە دایک دەبێ. ئۆکەی؟ بەڵام ترندەکە دروستە. بەڵام لەوێدا دەتوانین دیقەتێکی زیاترش بکەین کە دەبینین ئەوانەی کە دەمرن مناڵی ژێر 5 ساڵ 88% مناڵی 1 ساڵن، یعنی لە خوارەوە 1 ساڵن. یعنی ئەوە دەمانگەینتە سەر ئەوە کە لە سیستمی تەندروستی ئێمەدا ئەو بەشە کە پێی دەڵێن ماترنال کێر ئەوە نیە لە دایکبوونی مناڵ ویلادەکانمان ئەو بەشەمان لاوازە. لە جوغرافیای جیاوازی کوردستاندا ئەو بەشە ئەو نێ فەرق و جیاوازیش دەرە مثلا لە هەولێر و لە شارۆچکە و لە گوندوانە. ئەو بەشەمان ئەو بەشەیە لە سیستمی تەندروستیدا کە دەبێت دیقەتی لەسەر بکەین. ئەوەی کە کتمان لە هێزی کار کە لە بازاردایە نزیکەی 14% ژنن، ئەو 14% ئی 2010 ئێستا 2018 هەروای 15%. بەڵام کە چاو لە ناونووسین و خۆ تۆمارکردنی کچەکان دەکەین لە زانکۆکان و لە مەکتەبەکاندا 54% ئەوانەی کە ناو دەنووسن و دەچن خۆیان تۆمار دەکەن بۆ زانکۆکان و بۆ مەکتەبەکان کچن. ئەوە نیشانی ئەوەیە کە ئەمە چەند ساڵی دیکە ئەوانەی کە لە زانکۆکان دێنە دەرێ دی ئەو تەرکیبی هێزی کارەکەمان وەکو جاران نابێت، زۆر زیاتر دەبێت. کە ئامارمان دەست دەکەوێت دەبێت لە ئاماردا دیقەت بکەین ئەوە یەکێک لە نمونەکانێتی. مەسەڵەن لێرەدا ئاماری بێکاریە. ئاماری بێکاری ژین لە کوردستان 5%، پیاو لە کوردستان 5%، ژینەکان لە کوردستان 13%. ئاماری بێکاریەکەیان کوردستان بە گشتی 6% بێکارن، لە عێراق 8%. بەڵام ئەو ئامارە فریوت دەدا.
لبر أوكا أو 8% أو 6% فقط أو بشيء لنا بازاري كاردن باسی ئەوانەی ناکە کە لە تەمەنی کارکردندان و لە دەرەوەی بازاری کاردان کە لە کوردستاندا زۆرینە لە دەرەوەن 60% لە دەرەوەی 40% لە ناو بازاری کاردا لە ناو بازاری کاردا ینی یان کاری هەیە یان بەدی کاردا دەگەڕێ لەوانە 6% بێکاریمان هەیە جا بۆیە ڕقەمی بێکاری لە کوردستان یەکجار زۆر بەرزە بەڵام ئێستا بینە سەر ئەوەکە چی بکەین گرنگترین و چارەنووسازترین گۆڕانکاری ستراکچرال پێکهاتەیی لە کۆمەلگای کوردیدا لە ترانزیشن و گواستنەوەی تەمەنی دێمۆگرافی کوردستاندایە بە واتای یەک ڕێژەی مردنی مناڵانی ژێر 5 ساڵ دەبێ بێتە خوار دوو گەشەی بێوێنە و مێژووی ڕێژەی هێزی کار یعنی ئەمە دەڕۆین بەڕاو ئەوەکە زۆرینەی دانیشتوانی کوردستان لە تەمەنی کاردا بن بۆیە ئابووری ئیدارەی وڵات لە ڕووی ئاوەدانکردنەوە گەشەپێدانی شارەکان ڕێفۆرمی یاسایی و ئەنستیتوشناڵ گۆڕینی سیستمی پەروەردە تەندروستی گەشەی ئابووری هەتات پێویستە لەسەر ئەم بنەمایە پلان بکرێت بۆ سەرکەوتوبوون دەبێت گشت هێزی خۆمان وەگەر بخێت لەو پرۆسەیەدا سێ ئاکتۆر زۆر گرنگن بۆکە ئابووری کوردستان ئەوانە ئەو هێزانە کە دەتوانن ئابووری کوردستان وەگەر بخەن یەکیان کۆمپانیەکانی نێوخۆییە کە دەبێت زۆر ڕێفۆرمیان تێدا بکرێت هەتا بتوان ئەو بارەی هەڵبگرن دووهەمیان حکوومەتە سێهەمیان کە زۆر جار لێرە باس ناکرێ و دەبێت بێتە ناو ناخشەی کوردی شەریکاتی مۆڵتیناشناڵی گەورن مەسەڵەن شەریکەیەکی مۆڵتیناشناڵی گەورە دەتوانێت دانەوێڵە بداتە کوردستان کشت و کاڵی کوردستان جوولەیەکی گەورە بکە پاشان دانەوێڵەکەش لێ بکرێتەوە دەتوانێت لە مەرحەلەی دووهەمدا دانەوێڵت بداتێ پاشان لێرە پرۆسسشی بکە شتێکشی لێ ساز بکە لێت بکرێتەوە بینێتە هەموو دنیا شەریکاتی مۆڵتیناشناڵ دەورێکی زۆر گەورەیان دەبێت لە 15-20 ساڵی داهاتوودا لەوەکە کوردستان هەستێتەوە ئەگەر ڕوان یەکەی دووهەمی ئەو ئۆرگانیزاسیۆنە دەستگایەک کە بە ئامار و داتا و زانیاری مەیدانیەوە پێداویستیەکانی حکوومەتی کوردستان لە ئاستی جیاوازی بڕۆکراسی جوغرافیاییدا دەستنیشان بکە یعنی ئەو حکوومەتە دەبێت ناوەندێکی لێکۆڵینەوە کۆکردنەوەی داتا زانیاری ورد و دەقیق لە جوغرافیای جیاوازی کوردستاندا لە ڕووبەری کوردستانداوەنیە لە گوندەکان شارەکان شارستەکان کۆکاتەوە و زانیاری دروست بداتە ئەو حکوومەتە ناوەڕۆکی دیالۆگ پێداویستیەکانی حکوومەت دەڵا ئەمن پێویستیم هەیە بەو کارانە توانەکانی حکوومەت خواست و فرۆژەکانی کەرتی تایبەت دیاری بکە بۆ حکوومەت باسی بکەن خواستیان چییە فرۆژەکانیان چییە کۆسپەکانی سەرڕێ کە ناتوانن کار بکەن کەرتی تایبەت چییە کۆئۆردیناسیۆنی ئاکتۆرەکانی کەرتی تایبەت بۆ ئەنجامدانی کاری تازە ئەمن خەتێکی زۆر بەهێز دەشێشن لەژێر ئەو کاری تازەیە کارەکان نابێ کۆپی بن هەموو کەس شارۆچکە سازکە ئەوە نییە گوندی فلان و گوندی فلان و گوندی فلان ئەوە کۆپیکردنە کۆپیکردن پشتی ئابووریە دەشکێنێ پارە و سەرمایی کۆمەلگا دەستە لایەک هەموو ئەوانەی دیکە بێبەش دەمێنن هەروەکە خان و سازکردن وەکو گەسکی کارەبایی هەیە وەکو گەسکی کارەبایی هەموو سەرمایی کوردستانی کێشە بۆ ئەو لایە بەشەکانی دیکەمان کاری تازە زۆر شەرتە بەشداری حکوومەت لە کار و چالاکیەکانی ئابووریدا حکوومەت یارمەتی چالاکانی بازار دەکات کە بەکار بکەون حکوومەت یارمەتی دەردەبێت لە هاوکاری نێوان کارتی تایبەتی نێوخۆ و دەرەوە ئەو ماڵتیناشناڵانەکە کتم بەشداری حکوومەت لە پرۆژەی هاوبەش لەگەڵ کارتی تایبەتدا بە ڕێگای کۆمپانیای سەر بە کارتی گشتیەوە دەبێت یعنی کارتی گشتی بۆ خۆی دەتوانێت کۆمپانیە دابنێ لەگەڵ 5 کۆمپانیای کارتی تایبەت بڵە ئەمیش لە پرۆژەکەدا بەشدار دەبن بە ڕێگای ئەو کۆمپانیان بۆ خۆی دەبێت کۆمپانیای هەبێت مۆنۆپۆل و سەربەستی بازار ئەوەکە بازاری ئێمە سەربەستی تەواو بێ مۆنۆپۆل بێ قوڕقکاری تێدا بکەن دەستی بەسەردا بگرین کەیست بە کەیست دەبێت بریایی لەسەر بدرن بۆ نمونە ئاوردەکردنی دەرمان دەبێت مۆنۆپۆل بکرێت
بەدەستی یەک کۆمپانیای حکومی دابێ یان بەدەستی دوو کۆمپانیای حکومی دابێ بەڵام بڵاوکردنەوەی دەرمان دەبێت سەربەستێ زۆر سەربەستە دانانی باج سیستمی باج لە کوردستاندا بۆ کە بڕۆکراسی ئێمە کوالیتەکەی لە خوارەیە ئەگەر بین سیستمێکی کۆپی بکەین لە وڵاتانی دیکەرا پشتی خۆمان دەشکێنین باشترین حاڵەت بۆ دانانی باج ئەوەی کە کەیس بە کەیس بریاری لەسەر بدرێت کە بۆمان قابلی ئیدارە بێت خاڵی رێنوێن لە کورتخایەندا گەشەی فۆرم و جۆری کۆمپانیاکان مەبەستی حکوومەت یعنی ئەو فۆرمە کە ئێستامانە کۆمپانیاکان لە دنیادا سێ حاڵەتیان هەیە یان کۆمپانیای شەخسیە یان کۆمپانیای شەراکەتە یان کۆمپانیای پشیکدارە ئێمە ئابوووریەکەمان جارێ نەگەیشتووە فۆرمی کۆمپانیاکانمان گەشەی نەکردووە ئەمە کۆمپانیاکانمان کۆمپانیای تاکە کەسی لێرەدا ئێستا هەنگاوی پێشڕووی ئێمە ئەوەیە کە بڕۆین بەرەو کۆمپانیای شەراکەتی کە چەند کۆمپانیا پێکەوە شەریک بن چەند کەس پێکەوە شەریک بن چەند سەرمایه‌دار پێکەوە شەریک بن ئەوان پارەیان زۆرتر دەبێت وزەیان زۆرتر دەبێت توانایان زۆرتر دەبێت دەتوانین کاری گەورەتر بکەن ئەم کارتی تایبەتە دەبێتە پارتنەر کاتێک کە گەشەمان پێدان بۆ ماڵتیناشناڵەکان کە دەوری استراتێژیکیان دەبێت لە چارەسەری گرفتەکاندا لە درێژخایەندا گواستنەوەی هێزی کار لە کارتی گشتیەوە بۆ کارتی تایبەت دەبێتە یەک لە بەرهەمەکانی ئەو فرۆسەیە لەوکە ئەوە ئێستا یەکێک لە گرفتە بنەڕەتیەکانی سیستمی ئێمەیەکە هەموو کەس دەبێت حکوومەت بەخێویکە و حکوومەتیش خەڵکی دامەزراندووە و پرۆداکتیڤیتی و نەتیجەی کارشیان زۆر خراپە بەرچاوڕوونی بۆ خەڵک پێم وایە حکوومەت دەبێت پەیامێکی هەبێ بۆ خەڵک پەیامێکی گشتی هەبێ سێ خاڵ لە ئەولەویەتی حکوومەتدا بێ ئەوەی دەبێت بە خەڵک ڕابگەینە کابینەی تازە کە بڵێ گەشەی ئابووری مەبەستی ئێمەیە گەشەی سیستمی تەندروستی مەبەستی ئێمەیە گەشەی سیستمی پەروەردە تەندروستی ئێمەیە ئەو سێ خاڵە گرنگترین لایەنەکانی گەشەی وڵاتن مانگانەش راپۆرتی ئەوەی کە دەدەین دەیخێنە بەردەستی خەڵک یعنی حکوومەت کارەکانی خۆی بکە ئەو سێ ئامانجەشی ڕاگەیاندووە ئەوەی کە دەیکە مانگانە سێ مانگ جارێک شەش مانگ جارێک راپۆرتەکەی بداتە خەڵک بۆ قەزاوەت و هەڵسەنگاندن هەنگاو بە هەنگاو کە کار دەکرێت و دەچیە پێش ئاستی متمانەکەت زیاتر دەکەی لەناو خەڵکدا کۆتایی ئەگەر لە دەستپێکتا کوتم داتا و زانیاری گرینگە لە کۆتاییدا ئەو پەیامەش دەگەێنم گرنگتر لەوە کە چ دەکەین ئەوەیە کە چۆن بیر دەکەینەوە مۆدلی بیرکردنەوەکە چارەنووسسازە بۆ سەرکەوتنی کارەکانمە زۆر سپاس وەختەکەم تەواو بوو کاکە سپاس بۆ دەقەکەت ئەو ژمارانەی کە کاک حوسێن ئاماژەی پێکرد ژمارەی زۆر گرنگن کە تۆ چاوەڕوانی سیاسەتی گشتی بکەیت بۆ نمونە کە باسی ئافرەت دەکرێت 14% لە ئافرەت لە هێزی کارن ئەوانەی کە لە هێزی کاردان ئەوانەی کە لە هێز 14% ئافرەدان و هێزی کارژی دابەستی دوو دەکەن بڵێن کەرتی حکومی و لە دەرەوەی حکوومەت بڵێن لە کەرتی تایبەت لە کەرتی حکومی 88% لەو 14% ئافرەت لە کەرتی حکومی کار دەکەن واتە دەتوانین بڵێن 10,000 تا 20,000 ئافرەتی کوردستان لە کەرتی تایبەت ئیش دەکا کەمەش ڕقەمێکی زۆر کەمە ئێستا لەبەرەوەی ڕێژەی دەرچوانی زانکۆ لە ئافرەتا زۆر دەبێت تەوەقع دەکرێت خلالی 2 ساڵ 3 ساڵی تر ئەوانەی کە لە ئافرەت داوای یان چالاک دەبن لە بازاری کار دە بەرامبەر زیاد دەکا یعنی دەبت فوجائی تۆ یەکسەر بە شێوازێکی زۆر فوجائی ئێمە ڕێژەی بێکاریمان زیاد دەکا بە تایبەت لە مەسەلەی ئافرەت کە دێنە ناو بازار و داوای
کار دەکەن بۆیە ئەمە ڕقەمێکی زۆر گرنگە کە کاک حوسێن ئاماژەی پێکرد و دەکرێت چاوەڕوانیەوە بکەین کە ئەمەش دەبتە سەبەبی ناسەقامگیریەک ئەگەر هاتوو کاری لەسەر نەکرێت. دەرگای گفتوگۆ دەکەینەوە لەسەر ئەم سێتەوەرە ئیتر هەر بە ڕێزێک کۆمنتێک ئەوەی هەیە مداخلەیەک. ئەنێ باش قسەیانکرد وێ پرسیار دروست ناکات. پێشنیارێکم هەیە کاک. بەڵێ چاکەمە بۆی ببینی سەر. وەڵای چی چاکۆی نایە. كيفي هو مجال المناقشة ئێمە شش مداخلەمان هەیە ئێستا شش مداخلەمان هەیە خۆی هەر مداخلێک 2 دقە 12 دقەمان پێدەچیت لەوانەیە بەشێکیان مداخلەن و بەشێکیان پرسیارن ئەگەر پرسیار بوو ئەوە و کاتی وەڵام دەدەنەوە ئەگەریش مداخلە بوو ئەوە پێویست بە وەڵامدانەوە ناکەتیان تاقیب زۆر سپاس. دکتۆر ڕەشاد لا من سێ خاڵی زۆر بۆ هەستێ بەڕێزە هەر سەرنجیشن یعنی نەپرسیارە و دەتوانن وەڵام نەدەنەوە. کاک دڵشاد هەندێک ئەعجابی خۆی دەربڕی بەرامبەر بە سیاسەتی سەرکردایەتی کورد بە تایبەتی لە پرسیارەکان زۆربەی لەسەر گەندەڵین وەنیە گەندەڵی و چۆنیەتی ئیدارەکردن. بەڵام خۆزگە لە پرسیارەکە هەندێک باسی هەندێک بەهات کردەوە چۆن دەڕوانە ئەو بەهانەی کە ئایا ئاراستەی خەڵک دەکەن و ئاراستەی حکوومەت دەکات بەهای مەسەلەن دادپەروەری ئایا دادپەروەری هەیە لەو لە سیاسەتی حکوومەتە یا هەر لە کۆمەڵگا بەگشتی. اقتراحی ئەوەت کرد کە سەرکردەی سیاسی ڕئیس سەرۆک وەزیران با بڵێ کە زیاراتی فوجایی بکە کاکە بێنە ناو شار بزر دەبن چونکە بە حیاتیان شاریان نەدیتیە بەڕاستی شاری پایتەختی خۆیتی نەهاتیە بە حیاتی لە شەستی نهاتە خوارێ. بەڵام من ئەوەم پێ باشترە کە وەکو بەغدا هەفتەی جارێک قسە لەگەڵ خەڵک بکە لەگەڵ پرس کۆنفرانسێک باسی هەفتەی ڕابردوو بکە ئەوە زۆر معقولترە و زۆربەی وڵاتانی دنیاش ئەوە دەکەن. جەنابی کوردنەژادیش ئاماری گرنگی خستنە ڕوو بەو جۆرە کۆمەلگانە دەڵێن کۆمەلگای گەنج. ئێستا ئەمە کۆمەلگای گەنجی چونکە هێزی کارمان لە بەرزترین ئازدایە و ئەوەش لەلایەک باشە لەلایەکیش کەم و کوڕیە بەڕاستی چونکە توخمەکانی دیش نابێت لە کەمبوونەوە دابن. بەڕاستی منداڵ کەمبوونەوەی منداڵ ئەوە تەئسیرێکی دیمۆگرافی سلبی مستەقبەلی هەیە. ئێستا ئەمە بەرامبەر بە زیادبوونی دیمۆگرافی عەرەبی عێراق ئێمە بەعکسەوە بەرەو کەمی دەچین. ئەو تەئسیرە دیمۆگرافیە لە مستەقبەلدا بە زیانی ئێمە دەکشتێتەوە. یەکی با دوسێژن بینی دوسێژن ماینە دوسێ منداران زیاد ویدی کە خۆش ویدی خۆزگە ئەوەی ئەو کۆمپانیای مەڵتی ئینتەرنەشناڵی کە بۆ نەوت هێنامانن خۆزگە ئەومان بۆ کشت و کاڵی ناوە وەنیە ئەو کاتە ئەو هەزاران سەتان هەزار دۆنمە ئەرزانەی ئێمەی کە بەبێ ئیستیغلالکردن ماوەتەوە ئەو کاتە بەڵێ ئەوە بەحسی کرد جەنابی بەحسی کرد کە دەتوانن چ بکەن. من هەروەم هەبوو سوپاس. زۆر سپاس زۆر سپاس دەستخۆشی لە هەر سێ بەڕێزەکە.
بەڵام ئەمە بەڕاستی ینی پارتی دموکراتی کوردستان ئێستا فرسەتێکی لە پێشە دوای ئەو سەرکەوتنێکی بەدەستی هێنایە بەڕاستی ئەو فرسەتە تاریخی لەدەست بدا و حکوومەتی زۆرینە پێک نەهێنێ دەکەوینە هەمان کێشە و هەمان گرفت و هەمان بڵێن ئەوە گۆڕان لەناو حکوومەتە و پێیەکی لەناو حکوومەتە پێیەکی لە معارەزەیە و بەڕاستی دژە پارتی ئێستا بوویتە مۆدێلی ناو سیستەمە سیاسیدا ئەمە چۆن دەتوانین چارەسەری بکەین بە حکوومەتی زۆرینە چارەسەر دەکەین ئەوشتا من تەسەووری خۆم ئەوە ملاحەزەی فرسەی تاریخی پارتی لەگەڵ ئەوەش ئەمە جەنابەت فەرمووت کە دەبێت مەسەلەن پارتی حالەتێکی وەسەطی هەبی تەوافقی هەبی لە بەغدا حقیقەت ڕاستە و خۆی دەبێت ئێمە بەپێی حەزمەکەمان ئەمە دەبێت بەپێی حەزمی پەرلەمانی سیاسەتی خۆمان بگونجێنی بەڵام یعنی پارتی لەناو بەغدا لەناو کورد زۆری نییە دەبێت موقفێکی قیادیشی هەبێت لەناو کوتلەی کوردەکان یعنی ئەو وەسەطیە لەگەڵ قیادیش بی لە هەمان کاتدا دەبێت سیاسەتێکی وازەحی هەبێ مەبدەئێکی وازەحی هەبێ دەبێت تیارەکەی بۆ لای خۆی ڕابچێشێ ئەمە بە تەسەووری خۆم یعنی وەسەطیەت کافی نییە بۆ وەسفکردنی سیاسەتی پارتی لە بەغدا ئەمە بەرامبەر بە کاک ڕشاد جەنابەت لەگەڵ کاک دکتۆر هێمن یعنی دەست خۆش کاک دکتۆر داتاکان زیاتر ملاحەزەم کرد لەسەر ڕای تۆ چییە بەرامبەر ئەوە گەندەڵی بەڕاستی ئەمە پێویستە ئێستا دوای ئەوەی کە مێژووەکمان هەیە لەناو گەندەڵی و بەپێی ئەو داتایانە حکوومەت داتای هەبە یاخود لیجانی مختص داتای هەبە ئایا ڕێژەی بە فیرۆدانی پارە چەندە لەو وەزارەتە چەند کۆمپانیا هەمان مەشروعی وەرگرتوتەوە بەردەوامە چەند گەندەڵی هەیە لە بە فیرۆدانی پارە چەند گەندەڵی هەیە لە بەهەدەردانی تعیناتی زۆر یعنی بەڕاستی داتای حکوومەت ئەفزەڵێتە بەڵام خەڵکی فەقیری سادە لە ماڵی دانیشتە یعنی نازانی چ بڵێ گەندەڵی هەیە بەڵام ئەمە وردەکاریەکانمان پێویستە تاکو بتوانین قەرار بدەین سەنعی قەرار ئەوە خاڵێکی زۆر مهمە لەگەڵ ئەوەش معالەجاتی ئیسلاحی بەڕاستی ئێستا عێراق ئەمە ناڵم کوردستان بەڵام عێراق گەیشتە مەرحەلەی مەئسسەی فەساد یعنی بوویتە مؤسسات یعنی ئێستا وەزارەتەکان دابەش دەکرێت یا وەکو سەرقفلانەی دوکان دابەش دەکرێت لەسەر ئەحزابە سیاسیەکان و هەر حزبەکو داوای بەشە گەندەڵی خۆی دەکات بوویتە مەئسسە یعنی ئەمە ئایا چۆن چارەسەر دەکەین بەڕاستی مەخاوفی دوو نوع مەترسیدانی گەندەڵکارەکان لەگەڵ مەترسیدانی حتا چاکساز خوازەکانیش یعنی چاکساز خوازەکانیش ترسیانەیە لە گەندەڵی لە چاکسازی ئەگەر دەڵێ ئەگەر من چاکسازی بکەم وڵاتەکە وێران دەبێت گەندەڵکارەکانیش ئەگەر ئەم چاکسازی بکەم طبعا لەناو دەچن یعنی هەردووچیان ترسیانەیە کەواتە مقاومەتێکی هەردووچیان ترسیان لە یەکتر هەیە لەبەری پرۆسەکە بەڕێوە ناچی کاک حوسێن دەست خۆش یەک تێبینیم هەیە ئەمە لەسەر جەنابەت باسی سێ خاڵت کرد گەشەی ئابووری گەشەی پەروەردە گەشەی تەندروستی ئەمە بەداخەوە مەسەلا ئەمە حکووماتەکانمان ئەوەی کە دێن حکووماتەکان 4 ساڵ وەردەگرن ئەو 4 ساڵە پێڕاناگەن هیچ شتێک بکەن یاین پەروەردە بەنیوەی بەجێ دێڵن ئابووری بەنیوە بەجێداڵن تەندروستیش بەنیوەی حکوومەت دابێژ دێتن لە سفرەوە دەست پێ دەکات ئەمە لۆ گەشەی ئابووریەکی غێر متەوازن وەچی دەڵێ نامتەوازن دەست پێ بکەین مەسەلەن ئێستا ئەو حکوومەتە بەناوی ئەوە بی گەشەکردنی کەرتی پەروەردە میزانی زۆرینەی میزانی تەخسیس بکرێت لە بۆ پەروەردە ئەو 4 ساڵە بەس پەروەردە تەسیسکە بۆچی ئەڵمانەکانی جوایان کرد بیدایەت لە پەروەردە دەستیان پێکرد دوایە با 8 ساڵیت کە مشکلێ نییە کەرتی تەندروستی نامانێت با لەس ئەو واقع بڕۆی ئەمە نامانێت چاکبی یان کشت و کاڵ نامانەوە ئێستا ئەو 4 ساڵە چاکبی ئەمە پەروەردەمان دەوێت دوای 4 ساڵ کە دوای پەروەردەمان چاک کرد ئەوجا ئەوەی حکوومەتی دابێ دێتن پلان دادنێ لە بۆ کشت و کاڵ ئەوە بنیادنانی دەوڵەتە وەکو سنگافورە وەکو مالیزیا وەکو ئەوانە یعنی ئەو نمونەیە یعنی ئەمە ئەگەر هەموو شتەکان بە قەبارەتی گەورە وەربگرین هەمووی نیوەی لێ دەکەین و دوای حکوومەتی دابش سفر دەکاتن لەسەر ئەوەی عدەدی ئەفرادی قوەی عاملەی پێ دەڵێنەمە جەنابەت باسی ئینتاجیەتت نەکرد ئایا بەرهەمیان چەندە یعنی وەکو متەغەیر ڕاستە دەڵێ زۆرینەی زۆر دەبێت ئەو کەسانەی کە دەچنەوە بازار بەڵام ئێمە پرسیارمان نەکرد ئایا ئینتاجیان چییە
ئایا وەکو ئێمە بەتاڵی مقەنەعینە لە موظفمان زۆرە هەموو ئیش دەکات على ئاساس بەڵام بڕۆ سێ کەسیان بە تەواوەتی ئیش دەکات لە ئەسڵی 100 قوای عالم یعنی خۆی عاملەکان ئەمە ئەگەر ئینتاجیەکەی لێک بدەینەوە یاخود سعاتی کارکردن ئەوانە زیاتر بە قوڵی دەچینە ناو مۆزوعەکە تر زۆر سوپاس. دکتۆر فەرسەد ئەوەی کە دکتۆر هێمن باسی کرد مۆزوعێکی زۆر گرنگە وەکو دراسەکە ئەی خاتە ڕوو ئەمە لە حکوومەتی نوێ تشکیلی حکوومەتی نوێ نزیکە بینەوە و نەک ئێستا پێشتریش یعنی هەموو ئەو ڕاپرسیانەی کرایە خەڵک بەلایەوە یەکەم ئیش لە دروستبوونەوەی سیقا یعنی ئەوەیە کە ئەو مکافحەی فەساد هەبیت بەڵام تا ئێستامە لە ئەو ماوەی لە ناو ئیشەکان بووین تا ئێستا حکوومەتی ئێمە یان با بڵێ ئەوانەی نیەتیان هەبوو ئیسلاح بکەن نەگەیشتینەوەی میکانیزمێکی دروست لە بەردەستیان بە ئیسلاحی پێ بکەن یعنی جارێک لیژنە دروست کرایە و جارێک پیاوە بۆ دەستەی نەزاهەیە و دیوانی ڕقابەی مالی هەیە و ڕقابەی پەرلەمانی هەیە و قەزا هەیە و ئەیتر ڕقابەی حکومی هەیە و ئەوانە بەس هەر یەکە و لە لای خۆیەوە کەس نە ئاگای لە کەس بووە نە میکانیزمەکان میکانیزمی فعال بوونە نە تەنسیق و ئاماهەنگی هەبووە لێرە قومارخانە داخرایە ئەگەر گەندەڵی بنظام هەوەیان نەچوویتە لە سلێمانی کرات و لەوێ ئەو داخرایە لێرە کرایەوە سەیدە لێ قاچاق دەرمان لەوێ گیرا لەوێ ئەوە کرایە لەوێ زەوی کرایە ینی تەنسیق نەبووە ینی وەکو دوو ینی یەک لە سەبەبی ئەساسی کە ئەمە بەڕاستی پرۆسەی سەرتاسەریمان نەبووە نە لەسەر ئاستی موسساتی لەناو حکوومەت تەکاملی نەبووە هەر یەکلۆیەکی دیکە تەواویکە نە لەسەر ئاستی جوگرافیش تەواوکەری یەکتر نەبووە کاتە ئێستا بەڕای من گەیشتینە ئەو نەتیجەی ئەگەر لێرە لەو کەشکە زۆر استفادەمان کردی هەمیشە شتی زۆر باشە کرێ مثلا لە سەروبەندی حکوومەت ینی میکانیزمێکی گونجاویتر ئەم کەس لێرە لەو غورفەیدانە نیش متفق نەبی لەوەی کە یەک لە خەتەرەکان لەسەرمان مەسەلەی فەسادە چ بکەین یعنی چۆن ئەو جارێ وا بکەین تەنها ئیعلامی نەبی تەنها قسە نەبی بیکەینە ئالێتێکی لۆ دابنین چێ بیکاوە چۆن بکرێ و ئەو مؤسساتانە ینی حتا بەشێکی زۆر ئەم بەخۆ پێم وایە دروستکردنی ئەو هەموو مؤسساتانش یعنی هەموو لیژنانش خۆی لەخۆیدا یای گەندەڵی تێدا بزرەبی ینی ئەتو ئێستا دەستەی نەزاها پرسیارێکی جوانت کردە 41 لە سەدی هەنزانی هەشە ینی ئەتۆ مەصرفەی لەکەی مۆزەفی هەیە ئەوەی هەیە هەز خەڵک طبیعیشە خۆ لەوانەیە لە وڵاتێکی نەزان ڕئیس جمهوریشیان چی طبیعی زۆر ئەوە نییە بەڵام مؤسسەی وە کە مادام بەلای خەڵکیەوە گەندەڵی مەطلبیەکەمە چۆن نەبی نەزانن مؤسسەیەکەیە کە تایبەتە بە مکافحەی فەساد یعنی ئەو خۆی دیارە مؤسسەکە یان مؤسسە فعال نییە یان دەبین خەلەل لە خەڵکی مەبی کەم پێم وایە ئەو یەکەمیانە یعنی چکەمە دانی پێدا بدەین کە ڕێزی زۆرم لە ئەو ڕەفیقانەی لەوێنە خاڵێکی کە ئەمە بەڕاستی ماوەی ڕابردوو لە ڕێگای لیژانەوە یعنی ئەمە ئەتۆ هەر لیژنەی دروستکە بە دوو خەڵکی وەنێ و دە تقرێری خڕکۆبینە و بەردەوها ئەو وەری گرت و ئەڵماسی وەرگرت و پارەی وەرگرت و چی کرد و ئەیدەی لە نەتیجەی نهایی ئەتو یعنی بەڕێی من ئەو بە لیژنە ئیتر نابی پەنا بینە بەر دروستکردنی لیژان یعنی پەنا بینە بەر ئەوەی خەڵکی باشدار نەمە تەجروبەمان هەیە مثلا مدیر عامەکە بووە ئەومان لە زۆر جێش باس کردیە هەموو ڕۆژێمە خەریکی بە دوای داکەتین لێرە پارەی وەرگرت لێرە خواردی مدیر عام گۆڕە ئیسراحەتمان کرد وڵای نەکەس بە دوێکەوی بەخۆی شەڕی خۆیەکە ئیسراحەتمان کرد بیستا هەندێک وەزیرە نەمەژ ئیشمان نەمایە لێرە مساتحەتێ بەر لێرە ئیسمار لێرە ئەوە کرا یعنی ناکرێمە بە دووجانی وانەوە بین کاکە دوو کەسی باشبینە لەوێ دابنێ مە ئیسراحەتەکەین معنای وایە بەشێکی ڕاستە سیستەمە و مؤسساتیە بەشێکی ئیسلاحش لە منطقەی ما لێرە لە کوردستانێ بە خەڵکی باشە کرێت خەڵکێک بی بەڕاستی نەدزیت یعنی باوەڕشی بە فعلی بەوەی هەبی و خەڵکەی مجەڕەبیش بێت لە ئاسمانەمەینە لۆ منیدانێ ینی خۆم کەس قاکە لە ئەساسدا بەزە بینە ناو ئیدارەی بزانە کە دۆلارە حیاتەکە بینی چی لێ دێتێ ینی ئەوەیە مەوزوعەکە خۆت و هەمیشە خۆی پاک پیشارە لە هەموو کەس لە ئەساسداوە بەس وەرە تەجروبەی کە بزانە لە چێن دەرێ ینی خەڵکی مجەڕەبمانەیە خەڵکمانەیە خۆی پاراستیە بەڵام لێی درایە ڕاستی ینی کاتێکە لۆی بە تەسەوری من ئەگەر پێشنیارەکە قبول بی درێژی نەکەم مادام خەتەرترین شتە لە سەرمان و بەڕاستیش زۆر خەتەرە چکەوە تقریبا بۆ چەند ساڵ ئەمە لە ناو هەموو تەفاسیل داینە ئەزانین خۆزگا ئەوەی ئەمەزانین خەڵک نەزانین چکە بەڕاستی زۆر خراپە یعنی تووشی ئارێ وەڵی تووشی بەشمەینەتیە بکەبی نەمەوەستم خەڵکیش نەزانێت کە بێ ئومێ دەبی زانیە کە تۆ بینی هیچ نەمایە و هەموو یار ئەوەیە
لەبەر ئەوە خەتەرە من لێرە کە مەجلیسێکی زۆر زۆر بەڕێزەوە ئەوە من درێژەی بدات سینە ناو سیستێمەکەی بەڵێ درێژەی بدات ئەو قسەیە جددیە ها کەس نامینی تۆ دوایە و بەڕاستیش خەریکە نامینێ ها بڕۆنە زانکۆ لە تەڵەبەیەکیەوە لە مامۆستایەکیەوە بڕۆنە خستەخانەی بڕۆنە مۆزەفێکی وا خەریکە ئەڕوات خەریکە بیتە کللتورکەوە دوایە زۆر زۆر زەحمەتەبی لێە بین نقطەی بکەینە نقطەی ئینتلاق لەوێ دەست پێ بکەین چۆن دەستی پێ بکەین ئەمە تا ئێستا نیەتی باشە خەڵکی دووسۆزی خەڵکی پاکی وڵات هەموو گەندەڵ نییە خەڵکی باشەیە خەڵکی نیشتیمان پەروەرەیە بەس مشکلەوەی لە وەسیلەی ناجحمان تا ئێستا دەست نەکەوتێ کوبیکەین زەنابەت لە دەرەوە بووی تەجروبەی باشتی نایتەوە چی بکەین ئەو وڵاتە خۆ خەریکە بۆ لەمەش خراپتر بۆ چۆن خۆی چاک کرد مستحیل نییە ئەوەیە لۆیە هیوادارم دانیشتنی هەفتەیدا دوو هەفتەیدا و دابنیشین لەسەرەوەی چی بکەین یان لەکوێ دەست پێ بکەین ئیزافەش بێ لەسەر قسەی کاکەمین و کاکدڵشاد کە کاکەی من بەڕاستی ئەو مەسەلەی یعنی پیشاندانی حکوومەتێکی باس پێویستی بە ئۆفیسێکی باش هەیە وەک ئەوەی کە بینیمان ڕاستەکەی ئەمە شتێکی زۆر زۆر چاکە بەڵام لە عینی کات ئەو نەتەنشت ئەو ئۆفیسە پێویستە ڕاوێژکاری هەمەلایەنی هەبێ اینجا چەند سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم مشکلە نییە مهم ئەمە باسی با بڵێن موەسسەسەی تەنفیزی دەکەین ڕاوێژکاری هەمەلایەن هەبێ ئەمە بەداخەوە ئەوەی هەڵبدرنە بەشێک لە ئۆفیسەکە ڕەنگە نە ئەمن مەقسەدم لێرە شتێکی تری دیکەیە لە بۆ کاری زۆر گرنگ ئەو ڕاوێژکارانە کۆدرنەوە بە تایبەتی مەسەلەن ئێمە پێویستیمان بەو کۆمەڵە جێی شەڕاوێژکاری حزبی نییە بەڕاستی کە لە یەک دیدگاوە سەیری کێشەکان دەکەن و ڕەنگە متەئەسیریشن لەژێر عەواتفی زۆر شتی دیکەن کە ناتوانن بەڕاستی بتوانن با بڵێن ئەو موەسسەیە تەفعیل بکەن یان کاریگەری بکەن لە بۆ چارەسەردنی کێشەکان ئێمە پێویستمان بە ڕاوێژکاری سیاسی هەیە ڕاوێژکاری اقتصادی هەیە ئابووری کە زۆر گرنگە پێویستمان بە ڕاوێژکاری کۆمەڵایەتی هەیە کە دەبیتە دوو بەش لەسەر قسەکەی کاقسێنیش لە تەندروستی زۆر مهمە لە کوردستان ئەمە ڕاوێژکاری تەندروستیمان هەبی و لە عینی وەخت کۆمەڵێک با بڵێن ڕاوێژکاری دیکەمان پێویستە کەن کۆمەلگای کوردی پێویستی پێەیە یعنی ئەمە دەبێت با بڵێن اختصاساتمان هەبی لە ڕاوێژکار و لە بۆ ئەرکە گرنگەکان کۆبوونەوە بکە لەگەڵ سەرۆکی حکوومەت یان لەگەڵ سەرۆکی وڵات ئەگەر ئەوانەمان هەبی بەڕاستی دەتوانن تەشخیصی زۆر کێشە بکەین ئەو لە ڕێگەی خۆیەوە کە یەکێک ڕاوێژکاری ئابووریە ئەتوانێت بگات بە زۆر کێشەی گرنگ لە وڵاتە کە دەتوانێت ئەو لینکە دروستکە لەگەڵ بازرگانەکان وەکو کاحسێن گوتی و دەتوانێت لەگەڵ ئەوان بە بەردەوام ئیدامەی هەبی و کومەڵێک داتا و معلوماتی چاش بەدەست دەکەوی لە بەردەمی سەرۆکوەزیرانی دادەنێ بەڵام خۆ وەکو ئێمە دیومانەوە تەجروبەی و 23 ساڵی بەڕاستی ئێمە هەموو ڕاوێژکارەکان حزبی نەیانتوانی بەڕاستی فعالیت بدەن بە ئیشوکاری سەرۆکوەزیران یان سەرۆکی وڵات شەرێ وەڵڵی ئەمن ڕاوێژکار بووم تامی ڕاوێژکاریەکەم نەبینی تەفاعولیان کردم دیگاکە بێت کەڵێن با ئیشکەین چودیوتە ڕاوێژکاری دابنێ 3 ساڵ دوای پێی بڵێ بڕۆ ماڵەوە خەیشتی وایە ڕاوێژکاری ڕۆشنبیری بووم بە 3 ساڵمیان نردەوە ماڵی زۆر زەڕوریە ئەو سەرۆک حکوومەتە بەڵای من ئەوە لە وڵاتانیش ئێستا هەیە و جێبەجێشی دەکەن زۆر بەدقت سەرۆک وەزیران پێویستە هەموو ڕۆژانە سعاتێک پەیوەندی لەگەڵ سۆشیال میدیا هەبێ ڕاستەوخۆ لەگەڵ خەڵک یعنی 1 سعات دەبێت دەستنیشان بکە بۆ ئەوی بتوانێت بەردەوام پەیوەندی لەگەڵ خەڵک بێت پێشنیاریان هەیە ڕەیان هەیە 1 سعات ڕۆژانە مشکلەیەکی گەورە ناکات و حتا ئەوە دەکرێت لەسەر ئاستی وەزیرەکانیش جێبەجێ بکەن من پێم باشە حکوومەتی داهاتوو زۆر گرنگە دەبێت بەرنامەی کاری هەبی بەرنامەی کاری نەبێ دەبێتە فەوزا بەرنامەی کاری هاوبەش لەگەڵ ئەو حزبانەی کە حکوومەت پێدێنێ بەرنامەی هاوبەش لەبێ لەوێ تعهد بدەن کە ئیش بۆ ئەو بەرنامەیە بکەن نەک ئەو سیاسەتەی با بڵێن دەبڵ سیاست کە بە ڕۆژێ لەگەڵ حکوومەت و پاشنی و ڕۆژ دژی حکوومەت زۆر سپاس بگەینەوە ئامانجانەی کە باسمان کە چ جەنابەت چ کاکتۆر هێمن چ هەروە کاکە دڵشاد یعنی ئێمە لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەمان هەیە ئەویش
ئیدارەیەکی زعیفمان هەیە و بەڵگەش بۆ ئەوە منتان بڵێم ئەو وڵاتە لوجانە یعنی ڕوغمان ئەوەن هەندێک لوجان ئیشی باشیان کرد بەڵام بوونی لوجان واتە زعیفی لە مؤسسە و مؤسسەش لۆ زعیفە ئیدارەیەکی زعیف هەیە بۆیە یعنی زۆر وڵات هەن بە ئیدارە توانیویانە لە قەیرانەکان خۆیان دەرباز بکەن ئەوە خاڵی دووەم سوڵتەی قەزاییمان زۆر زعیفە بەڕاستی ئەگەر سوڵتەیەکی قەزایی بەهێزمان نەبی تۆ ناتوانێ ئەوەی کە پاداشت و سزا تۆ تەطبیق بکەیت ئەگەر بمانێ ئەمە ئەو میکانیزمانە بڵێن حکوومەتی داهاتوو حکوومەتێکی سەرکەوتوو دەبێت دەسەڵاتی قەزایی دەسەڵاتێکی سەربەخۆبی مستەقلبی بتوانانی بڕیارەکانی مولزەم بن و ئەمەش شتێکی زۆر زەحمەت نییە خەڵکێک احتیمان بە دەیان ساڵ بە دوای مافی خۆی دەگەڕ حتا ئێستا نەگەشتەوە خەڵکێک غەدری لێ دەکرێت خەڵکێک هەیە مەسەلەن بەناحەق ئێستا لە سجن و لەوانەیە بۆیە ئەو دەسەڵاتی قەزاییە کە زۆر زعیفە و ئیدارەیەکی زعیف ئێمە ناتوانین ینی هیچ هەنگاوێکی جددی بەرەو پێش ببین سەبارەت بە مەسئلەی ئەو بابەتانەی کە باسییان کرد لێرە من ڕەبت دەکەم بەوەی کاک دکتۆر حوسێن کە دیسانەوە جەنابیان باسی زۆر خاڵی گرنگیان کرد بەڵام وەکو بەڕێزت دەزانی ئادەم سمێت دوای کارل مارکس و دوای ئەوە جۆن کینز ئەوان جۆن کینز فکرەی ئیدارەی اقتصادی ئیدارەی اقتصاد زۆر مهمە مەرجنیە تۆ چەند ینی مەشاکلی اقتصادی لە ڕووی مەسەلەن ثەروە لە ڕووی مەسەلەن داهات یان مەرج ئەوەیە تۆ چۆن ئیدارە پێ بدەیت بۆیە جۆن کینز باسی لە بەڕێوەبردننی ئابووری دەکات و زۆربەی وڵاتەکانی ئەوروپا لە دوای هەشتایەکان نەزەڕیەی جۆن کینز تقریباً تەطبیقیان کرد ئایا ئێمە دەتوانین ئەو نەزەڕیە تەطبیق بکەین ئەوە یەک دوو جەنابت باست لە کەرتی تایبەتت کرد و کۆمپانیای تایبەت ئەوەی من دەزانم بانکی دەولی لە 2005ەوە دراساتێکی 5 دراسەی ڕائدی معەمەقی کرد لەسەر شەراکە بینی قطاعی عام و قطاعی خاص و ئاخر تەوسیاتەکانی ئەوە بووکەوە ئەو دەوڵەتانەی و هەر دەوڵەتێک بە پێی خصوصیەتی خۆی هەوڵ بدا ئەو تەوسیە تەطبیق بکە شەراکە مابینە عام و خاص کە کۆمەڵێک لە ئیجابیات هەیە بەڵام عینەن کۆمەڵێک لە سلبیاتی هەیە ئایا بۆ ئێمە چەند گونجاوە ئەمە تەطبیق بکرێت لەبەرەوەی حکوومەت ئەوڕۆ قەرزێکی زۆر گەورەی لەسەرە و ئەوزاعی مالیەی عامە زۆر خراپە لەبەرەوەی دیونی ئێمە لە 20 میلیارد تێپەڕاندووە بە پێی نازانم دوکیۆمت ئەمە نەمبینە با 10 میلیارد مەسەلەن بەڵام ئەتوو ئەو 10 میلیارە نەتوانیەوە مەسەلەن بیدەیتەوە احتیمالە هەر کەڵەکە ببێ فەواید بێ مەخاتری ئەوەی کە لە دەرەنجامی مەسەلەن قطاعی خاص چییە هەموو مەسئولیەتەکە لە چوارچەوەی قطاع خاص دەکەوێتە سەر مەسئولیەتی دەوڵەت حکوومەت یەک مەخاترش ناکاتە سەر قطاعی خاص لە حاڵەتی ئەوەی کە جەنابەت تەڕحت کرد بۆیە ئایا دەشێ ئەو نموذەجە لە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ ببێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس من هەرچەندە ئەوەی کاک دڵشاد هەندێکی بڵێن فرێ نەکەوتم بەڵام تێبینەکانی جێ دەستخۆشیە هەروەها کاکێ من و کاک حوسێنیش بابەتەکان بەڕاستی زۆر گرنگن من لە ملاحەزەکەی دکتۆر فرسەتەوە بەڕاستی حەزەکەم هەندێک تێبینی بڵێن ئێمە فعلا لە هەرێمی کوردستان دائما ئیشە دەینە لیجان یعنی هەر کە بەشێکە لە کەلتوری ئەم مجتەمەعاتانە لە عێراقی شەروایە و زۆر جار لیجانەکان تووشی سەرێشە بن یان ئیشەکانیان بەباشی بڕێوە ناچێ یاخود بە هەند وەرناگیرێ بەنسبەت مەسئلەی ڕقابە و چۆنەتی محاربەکردنی فەساد دوو مؤسسەی زۆر مهمانەیە هەم پەرلەمان و هەم دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە مؤسسەیەکی مردووە یاخود مرێنراوە پێویستمان بە هیچ مؤسسەیەکی تر نییە ئێمە پێویستە دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان تەفعیلکەینەوە و فعلا خەڵکی زۆر باش و جددی بۆ ینی بۆ دابینکەین بۆ معلوماتە لە عێراق
هرچی تقاريري معتبر هي ديوان الرقابة مالي عراقي مسيتوا وهيك كده مهمترين مؤسسة كاني دولة عراقي حتى يعني مجتمعي دولي زور اعتماد لسر تقارير كان إشي بيناكري وموضوعي كتير علاقي بأحزاب سياسية وهي من زور تأييدي أو فكري دكتور هي منها كم سكتش مشاني أم دراسيم دا كيما بيرما لهيكليتي نوي مكتبي رئيس وزراء كردو راسي ياخد رئاسي وزراء نوي شون بي كبيك بيد لنائب رئيس وزراء المستشارون والخبراء مكتب الاتصالات إما نوما نابو مكتب الاتصالات الجماهيرية يعني توين جماهيرية كلا ممكن توزع اشتراكي به مكتب الاتصالات والتفتيش والمتابعة أما برئيس وزراء يعني أما مكتب الربطي بشخصي خويا هذا لبلو إما لملاته بيسمى بالسلطة بوي إيش برا سلطنة به إيش ناروا ومن خوم رأي شخصي هو كإما لكردستان هي استثمار إلغاء كينو هيك كلام فاسترين مؤسسة كان لهريم كردستان شون أنجمني نوتو غازمان هي أنجمني أعمار اقتصاد دروسكين وهرشي إشوكاري كرتي تعبت هي بو استثمار بمكتبي رئيس وزراء يباري وبو هيج عرقليك دروس نبي ولا حالتك أجر هر وزيرك شتك عرقلي دروس كد لو مجلسها به يعني لسر أساسي أو داتاني كحسين ما جي بيكن إما لشرنا وخودي إدارية خلقي زور ما تعين كد إسابة جاكيدين كهريم كردستان توشي ديواري الجيشك لموظف بلام لچن صالي داهاتو توشي جيشك بين لبيكار وهمشي جنجن يعني فعلا بيسمى بوهي كبير ل private public sector partnership 3P زور مهمة اشتكي تريش هي كاك حسين ما جي بيكرد او يما لاوروبا زور يعني بعملي ايش ما بيكرد وبوت بشر لكالتوري بازاري كان لاوروبا سيكوتشكي حكومة كرتي تايبت ومؤسسة أكاديمية كان زاكو كان من خوم لتشندين بروجيا هنام بردوتو بو جامعي دلفت بو ماموستاني كدرسيان بيموتوتو بو الهندك بابتي تايبت ببروجيا كان ما سود لا علمكان ورقدم والرول يعني هبه لبيشكوتني بازار كرتي تايبتا لهريمي كردستان هل فرص زور هي بلام مشاكلش ما زور هيك لو مشكلة أنا إما أمني غذائي ما لخطرها لهريمي كردستان يعني تماشابك عراق هركاتك بيه إنتاجي جوتياراني هريم كردستان يا ولي ناقريان تعاملي بيوناك يان قالتي بيكا ومثلا إما مشكلة دروس كرديني سايلو مانهي وببرنامج مان نكرا مشكلة ومان هي نما تواني والسود لبيكا كمان ورقرين اقتصاديا لنا دولتي عراقية كببينا بازارك بو دولتي عراقي وإنتاج كان مانيان بيفروشينو فعلا أجر مؤسسة كيوكا مؤسسة بريزة يعني بتوانين بكورتو بوخت عندك شت هي بخينا بردستي حكومتي دهاتو وجنابي كاك مسرور تصورك متوانين استفادي مزوري بيبجينين وهو دكتور منزور لقال أو رأيهم يعني مع الأسف استوى لها تو كسيك أجر قندلنا ببيلين غشيمة لمجتمعي لمجتمعي كردية كسيك أجر باق به أجر إيشكاني بطبيعي بك علين هيج نازانيو بالله يعني أما كالتورات بالله كالتورات بشكل زور سباس زور سباس يكسروا أروح من هسك برز داخل أو هسك أول يعني أو فكرة تقليدية كان حكومته وسلوكياته هرم كردستان لقرا غنويدا بيرجع كانوا حبوني إرادة سياسي كان
کاریگەرە چەند پێویستە بۆ ئەوەی میکانیزم بدۆزێتەوە ئەو میکانیزم کە دکتۆر فورسەت داوا دەکات ئەمە لە ڕووی سیاسیەوە و بۆ چاکسازی و بۆ چاککردنی وەزعی اقتصادیش تەنیا لە خوارەوەیە کە دەبێت دروست بکرێن جاریەکان پێویستە ئیرادەی سیاسی هەبێ بڕیاری سیاسی باوەڕ بەمەوە دروست بەسەر دەستخۆشی لە برادران دەکەم ئەو تەوەرەکە باس کرا بە ئیزافی برادران نیشاندێک ماحەزم هەیە حکومی بخۆم لە ئیدارەمە ئەوەی ئەمە پێ دەگەن گەندەری یعنی لەگەڵ ڕێزم کات فرسەت ئەمە نیەتی خەڵکی نەخینینەوە ئەگەر خەڵک باش بێ خراپی بەڵام سیستەمت خراپی حتما خراپ دەبێ ینی ئەمە پێش ئەوەی ئیش بە نیەت بکەین سیستەمەکەوی باشترە سیستەمەکە ڕێگا لە ئیشی نیەت بگریان هەندێک جار خەڵک ئەوانەی گەندەڵن باز لە نیەت باشی دەکەن درن ئەمە خێر لە دوای ئەو پرۆژەیەکە ڕۆژی قیامەت جەهەنەم پڕ دەبێت لەوانەیە نیەتیان باش بوو لێ وا باشترە ئێستا پارتی نزیکەی زۆرینەیە لە پەرلەمانیان نیوەی هەیە دەتوانێت پرۆژە یاسای ئیداری پرۆژە یاسای ئیسلاحاتی ئیداری تەرح بکە لە هەمووی گرنگتر بەنسبەتە من قەزای کوشتکاڵ ینی ئێستا وەزارەتی کوشتکاڵ لە هەموو کوردستان خاوەنی دەدۆنم زەوی نییە کارە ساتە گەر باسی کۆمپانیای نێودەوڵەتی بکەین وەزارەتێک خاوەنی دەدۆنم نەبی هەمووی خەڵکە ئەوەی کە ساڵی هەفتایەکان عقودی زراعی کرا لە فەسڵێکی لۆ موقت ئەو بوویتە وەرەسە فرۆشایەوە سەخەرەکانی وەزارەتی مالیەی هەمووی کرایتە مەزارع حکومەت ناتانی ڕوبەڕوویان تۆ ئەم بە حکومیش خۆم بازدەوی دەکەم کە کێشەکە دەستە بەردەم قەزا و دەستە بەرامبەر حاکم بەڕێ دەکرێن تا حدۆکچی خەتی پێپڕ دەکرێتەوە و ئازاد دەکرێت بەڵام تەجاوزەکە هەرمایە و کڕین فرۆشتنی پێ دەکرێت و دوێ ینی ئەو کێشانە بەنسبەتە من لە قانون لە کوردستان بە مجمەلی عام لە عێراق هەمووی کەونە و ئەوش ڕێگە خۆشکەرە لەو گەندەلی هەتا قانونێکی باش نەبی مەسئولین بە نیەت باش بنیان خراپ بن هەر ئیش خراپیان لێ دەردەچی و نقطەی تریش ئەوەی لە بەغدای من ئاگام لێ بیان دیتبم مەکاتبی تەفتیش ینی تا ڕادەیەک دەستەڵاتی وەزیری هەیە و لە ڕووی ئیدارە و مالی و سەلاحەتەوە هیچ پەیوەندی بە وەزیر نییە بەڵام مؤسسەکە لە ناو وەزارەت ئەوش ڕێگە چی باشە یەکێکە لە سەبەبە گەورەکانی فەساد لە عێراق ینی دەبنەشیگەن هەڵی وەشینەوە مەصالحی ئەحزابی دەنێنش دەست ئێستا هەم جارێکتر لە ناو پەرلەمانە محاولەکەن هەڵی وەشینەوە دیوانی ڕقابی مالی باشترین مؤسسەیە بۆ چاودێریکردنی مؤسسە لە کوردستان ئەو دیوانی ڕقابێت تەنیا مراقبەی ڕۆتینیات دەکەن یا تا ئێستا نەمدیت بڕێن پرۆژە چی تەندەرێک هەڵوەشێنراوە ئەو تەندەرانەش هەمووی وەهمینە هەمووی شکلیە لە بینی مەسئول و میدری عامەک و لە بینی مقاولە چێر بەخۆیتی ئەو مەسرحیەکە دووبارە دەبێتەوە سپاس زۆر سپاس ئەوەی کە هەیە لە تەجروبەی وڵاتان تەجروبەی جۆراوجۆر هەیە بۆ مکافحەی فەساد بەشێکیان بە لجانە بەشێکیان بە هەستەیە بەشێکیان بە مؤسساتی تایبەت و سابق هەیە کە کاری خۆی لەسەر دەکات بەڵام ئەمانە هەمووی تەجارب دەتوانێت استفادەی لێ بکەینەوە بزانین باشترین نموودەی بۆ هەرێمی کوردستان چییە لەبەرەوەی ئێمە حکمی مؤسساتمان یا حکمی ئەشخاصمان هەیە بۆ یەکێکمان بە ئەشخاص باشە ئێستا ئەشخاص باش بدۆزینەوە دواتر بچین مؤسساتەکان بە ڕێگەی ئەوان بەخۆت بکەین و بەهێز بکەین کاک دڵشاد ئەگەر شتێک تێبینیەک ملاحەزەتێکی بە کورت ئەگەر بە 2 دقیقە بالنسبة توافق زورنا الموضوع طبعا أما واقعا هذا يعني بمعنى دو زور ماكه تو يعني حكومتها تي زوري نبدا أنا يتي أكيد يتشتي تدانا خي يعني هيت السليماني ولا زونا بيناكري قوران لا أدي نا استقرار لسليماني پیدا أبي وتأثيرك هذا سر هموي هرم أو واقعك هي
يعني اما دبي لقى واقعيانا لقى او بدو لينا بلام توافقش لعند وقت معناه انها مو كسك وكويك استحقاق انتخابيها وزني احزاب كانها اما هم اللي زي جاي اوي يعني زي جاي ملاحظه كبنه وهروها ام موضوعي يعني بويا مكسلم او موضوعي او لجنه استراتيجيه برزه ككرا لوين در زور نقاط اتواري اتفاق بكري كعلاقي باداري حكومه النبي بس لسر وضع السياسه كمثلا اما يجك بيلا معارضه وبيلا حكومه ام ديار دانا دبيدا من نمره يعني اما موضوعك تسار سر بكري براسي وزني هر حزبتش استاله برتساوي دنيا ديارة شيء أو باش يعني استا حكومتش تشكيل نكراوة بلام دنيا أتستلا شيء رأي كي ورقري لقال شيء تعاملك بغداد لقال شيء تعاملك أما همي واضحة يعني أما توافق معنا يونيا أما إلغاء كاتوا بلام لحالتك هذه دين تبين بلاي كم أمثلة أنا يكبرن بو أو إيشكا بتستبيشوا أم موضوعي هل عفو أم موضوعي هي بغداد بعد الدكتور رشاد إيه طبعا أخذته لوضعك بوي أمريكا مصر بك عبادي بميناتو رئيس وزراء ودون عبادي خوي قوتي إيران مصر بك من نمينة إيه باشا لم ناحية طبعا خوتونات يعني لوضعتي وهاي مثلا لاينك بس لاينك كدابش كني خطيتي بلاينة ورقر وتصورك كم بوزوش تتكش إستا لم سراحي كلا بغداد أم خط بلاينة هرتسن درنجي بلين أما كاريجري كنا كم ترقى لسر عندك أحداث وأنا بلام تصورك كم أما رجع راس برا بيشو بس هربو هرزام هرو دوم لاحظة هبو ونيا بوو بەلای خەڵک تەنیا ئەو خاڵانم لێ هەڵ دەری نابووندەنا بەشێکی باشی ئەو ڕاپرسیانە تەنانەت قسەکردن بۆ لەسەرەوەی ئێمە قسەمان لەسەر دەسەڵاتی دادوەری کردیا قسەمان لەسەرەوە کردیا کە قسەمان لەسەر پەروەردە کردیا قسەمان لەسەر ئەدای جامعات کردیا لە هەندێک لەو ڕاپرسیانەی پێشوو بێت دەرهێنانی تەنیا گەندەڵی پەیوەندی بە مەسەلەی پرایۆریتیەوە هەبوو لە بۆ حکوومەت ئایا ئەوەی ترانسپارنسی ئینتەرناشنال ڕێکخراوی شەفافێتی دەولی ساڵانە بڵاوی دەکاتەوە پرسپشنە شتێکیان هەیە بەناوی CPI Corruption Perception Index ئەوانش هەر لە ڕێی پێوانەکردنی دیدی خەڵکەوە وڵاتان بەسەر پۆڵێنی گەندەڵی دەیکەن چونکە گەندەڵی بەخۆی تاوانێکی شارەوەی ینی لە هیچ شوێنێک نییە کە مەقایس داتای حکوومەت بێ بەڵام لەو حکوومەتانەی کە مؤسساتی ڕێقابی وەکو دیوانی چاودێری دارایی یان ئەوەی تەمان ئەو مۆدلی خۆمان دەستەی نەزەها مۆدلێکە لەسەر مۆدلی هۆنگ کۆنگ دامەزرایە خۆزگا بتوانرێ ئاکتیو بکرێ چونکە ئەو مؤسساتەنی هەیەی یەکجار کاریگەرن ئەو دەستانە دەتوانن داتای ڕسمی پیشان بدەن چونکە هیچ حکوومەتێک ڕەنگە نێ بۆ خۆی داتا لەسەر گەندەڵی بخاتە ڕوو کاکتۆر فەرسەد بۆ مەسەلەی دۆزینەوەی میکانیزم ئەمە لەگەڵ کاک سەروی باسمان کرد کە ئەو ڕۆڵەنگە کاتی ئەوە نەبێ ئەمە لە دەرفەتێک دەین بەڵام بەو مەرجی کە فعلەن ئیرادەی سیاسی بۆ گوێگرتن و بۆ کارکردن هەبێ چونکە ئەگە ئیرادەی سیاسی بۆ کارکردن هەبێ باوەڕتان بێ زەحمەت نییە شەڕکردنی گەندەڵی لە هەموو وڵات لە هۆنگ کۆنگ لە ساڵی 74 یەک لە گەندەڵترین وڵاتانی دنیا بوو ئەو کاتەی مستعمەرەی بەریتانی بوو لە ماوەیەکی قیاسی ئێستا هۆنگ کۆنگ سنگاپور یەکەمە یەکیان دووەمە بەردەوام یان دانیمارک لە پاکترین وڵاتانی دنیا لەبەرەوەی ئیرادەی سیاسی هەبوو لە ماوەی پێم وابێت 10 ساڵ لە کەیسێکی پۆلیسەوە دەستیان پێکرد ڕئیسی پۆلیسی وڵاتەکە جیراکە خەریکی پارە شتێکە و پێیان دەگوت تیمەنی یعنی کەم بچووکترین ئیشی نەدەڕۆ ئەگە پارەی چایەک نەدەی لە وڵاتێکی واتوانیان بەبوونی ئیرادەی سیاسی کە تەجروبەی هۆنگ کۆنگ تەجروبەی سنگاپور ئەمانە بەڕاستی خوێندنەوەن هی ئەوەن کە ئیسفادەیان لێ بکرێت دەبێ ئیرادەی سیاسی هەبێ ئەگە ئیرادە هەبێ میکانیزم زۆرە بەتایبەت بۆ وڵاتانی وەک خۆمان کە زیاتر لە وڵاتانی دوای شەڕ پۆست کۆنفلێکس سۆسایەتی پێوانە دەکرێن یعنی ئەمە ناکرێ ئەو مۆدێلی لە وڵاتێکی وەکو بەریتانیا بۆ شەڕی گەندەڵیان لە دەنیمارکە وڵاتی مستەقیڕن بێن لێرە تەطبیقکەن چونکە ئێمە لە نێو شەڕین و مواساتمان یەکجار زایفە مەسەلەی بوونی ڕاوێژکار سەداسەد هاوڕام کاکاروان بەشێکی باشی ڕاوێژکار لە کوردستان بۆ مەسەلەی ڕازیکردن بووە
من خۆم ئەو کاتێ لە بەریتانیا بووم میوانداری ڕاوێژکارێکی تۆنی بلێرمان کرد پێشتر لەگە تۆنی بلێر ئیشی کردبوو پرۆفیسۆری عیلاقاتی دەولی بوو ڕاوێژکاری تۆنی بلێر بوو he was political advisor for international affairs ڕاوێژکاری سیاسی بۆ کاروباری دەرەوە تەنانەت لە کاروباری سیاسی ڕاوێژکاری جۆرا جۆرە بوون ئەو پیاوە پرۆفیسۆر بوو لە مەداری عیلاقاتی دەولی گوتی تۆنی بلێر تەنیا محامی بوو کە بۆ ڕێز وزەرا گوتی یەکشی دەربارەی عیلاقاتی دەولی نەدەزانی سیاسەتی خارجی گوتی جارێک وتارێکم بۆی نووسی چونکە وتاری بۆ دەنووسێت ئەوڵا بە هەڵبەت سەرۆک وەزیران ناچێت دانیشتیان هەموو شتێک بەخۆی بنووسێ گوتی وتارێکم بۆی نووسی گوت چەند جار سیاقەکەی بۆ گۆڕیم گوتی ئەمە ئاستەکەی زۆر بەرزە من تەنیا خەریزی زانکۆم ناتوانمەوە بخوێنمەوە لیڤ give me Tony Blair's level گوتیان ڕێک ئەوای پێوچم جا سیر کە سەرۆک وەزیران دەتوانێت بڕیار بدەچێت لە چاردەورینە ئایا فعلەن ئەو خەڵکانەی لە چواردەورینە لە خۆی شارەزاترن لە خۆی زیرەکترن لە خۆی طبعا شارەزایی هەر کەسێک لە مەجالێک پسپۆڕە ئیدی بۆیە پێویست بە ڕاوێژکاری لە بواری جۆرا جۆر بەڵام فعلەن ڕاوێژکار کە ڕاوێژی لێ وەربگیری وە بزانێ ڕاوێژ بدە ئایا ئێمە لە کوردستان چەند ئەو دەرفەتەمان دروست کردووە کە خەڵک کە شارەزا بێ لە مەجالەکان ببێتە ڕاوێژکار مەسەلەی تەواو هاوڕام لەسەرەوەی کە دەبێ ئیرادەی سیاسی هەبێ و دەبێت سیستم دابمەزرێ تەواو کاکە تۆڵا من لەگەڵ ئەوەم کە ئێمە دەبێت کار بۆ دروستکردنی سیستم بکەین شخصمان زۆر پێویستە چونکە من لەگەڵ لە خزمەت جەنابی سەرۆک بووم لە ماوەی ڕابردوو لە دەرفەتێک دوو ڕێگا هەیە بۆ محاسەبەکردنی خەڵکی گەندڵ یەکەم شت دەبێت لە سوڵتە و لە پارەی دوورخەیەوە سزای مەدە یەکەم جار تەمامە لە دنیا هەیە لە وڵاتانی لە شەڕ ڕزگار دەبن یەکەم چونکە تووشی تۆڵەسەرنەوە و ڕەتفعل دەبی یەکەم شت دووریان خەوە و جەنابەت نمونونەکە تێناوە باشترین نمونەیە مدیر عامێک لایدا یەکەم جار ئەگەر وازی هێنا بۆ ڕازی بوو کە بردیتی لێشی خۆش باسڵن بەڵام بەشێکی زۆریان ڕازینین کاک تۆ ڕەشاد ڕازینین بەشێکیان تووشی ڕەتفعل دەبن کاک دکتۆر ئەخەوە دەزانی زەحمەتە دەزانین بۆ زەحمەتە کاک دکتۆر کاک دکتۆر فەرسەت سزنەکانمان گەورەکەن جامەس ئەو میکانیزمەکە کاک دکتۆر میکانیزمەکە چۆنە جارێ لایدە لە سوڵتە و لە پارە دووری خەوە وەکو هەنگاوی یەکەم تەوان بەشێکی زۆریان ڕازینینە ڕەتفعلیان دەبێت ڕەتفعلەکە چیە ئەو کەسەی دەیخێ شوێنی فەشەلی پێدەنێت چونکە نێتوەرکیەیە لە مؤسسەکەی خۆی نێتوەرکیەیە هەوڵ دەدا فەشەل بەو کەسە بێنێ کە جا بینیت دەبێ مراقەبەی بکە ئام وەچینگی وەکو ئینگلیز دەڵێ ئەگەر زانیت خەریکە فەشەل بەوەی دەنی یەکسەر بیدە دادگا و هەرچی بردیتی لەیسەنەوە و سزای بدە و چیوتی زۆر باسکردنی گەندەڵی ئاخر خاڵە زۆر باسکردنی گەندەڵی ناخۆ میکانیزمە دەکرێت یعنی ئەمە لە وڵاتانی دوای شەڕ باس کراوە ینی دەکرێت بۆ نمونە جێگەی پێکەنی نزداسایی ئاخر خاڵ بەڕێزان زۆر باسکردنی گەندەڵی کاونتەر پرۆداکتیڤی هەیە بە پێی دەڵێن لە وڵاتانی دوای شەڕ زۆر باسکردن نەتایجی عکسی هەیە هەرێک ئەوەی دکتۆر ڕەشاد فەرمووی کاتێک دکتۆر فەرسەت باسی کرد شتێکە پێی دەڵێن کۆلێکتیڤ ئاکشن تیۆری ئەو نەزەریە دەڵێ کاتێک زۆر باسی گەندەڵی دەکەی وە محاسەبەی ناکەی ئەوەی بۆ مدیرێک بڕیارە یان کەسی گەندەڵی لەسرە ئێوارێ لە تەلەڤیزۆن باس کرا سبەینی هەموو ئەوانەی لەگەڵ ئیش دەکەن چاوەڕێ دەکەن بدرێتە دادگا دووس بەش چاوەڕێ دەکەن سێس بەش چاوەڕێ دەکەن مانگێکی دیکە دوایی دەبینن تەرقیەی کرد هۆتێلێکیاندایە بە ئینگلیزەکەی دەڵێ when everybody is doing it why shouldn't I کاتێ هەموو خەڵک گەندەڵە بۆ من نەیکەم لەبەرەوە بەڕاستی زۆر باسکردنی گەندەڵی بەبێ محاسەبەکردن نەتائجی عکسی ولا لەجێکی مدیر ناحوێکشە زۆر خراپ دەبی هەر محاولە دەکەن لایبن لای نابن دەچن ناچار دەکەن ڕئیسەکەی هەندی مەدح دەکەن تەقیی پێ دەکا و لەوەی لا دەبا گەورەتری دەکا عالەمی سراحەت دەکات دەکنەوە تەقریبەن نەوعەک لەو ئیشەی هەیە هەندێک جار کاندیدی دەکەن دەڵێن با دەرسی لە کۆڵمان بکەوە جەم لەوە بووە لە کۆڵمان بتەوە با بڕۆستە بەغدایە لەگەڵ ڕێزم زۆر سپاس جەم لەوە بووە من بخۆم دەرەوەی باڕندۆ بڵام دەرەوەی ئەو قورسانە بێکەسە مەسەلەی گەندەلی لە کوردستاندا هەتا 30 ساڵی دیکەش چارەسەر ناکرێت ئەوە پەیامێکە لە منەوە شەر بە دژی گەندەلی
کردەوەیەک نییە مثلەن بریارێک نییە ئەوڕۆ بدەی و هەفتەی دیکە بدەی و نەتیجەشی لێ وەرگێ ئەوە پرۆسەیەکە باشە وەختێک کە خەڵک ناومید دەبن بێهیوا دەبن گەندەلی زۆرە سیستمەکە کار ناکات خەڵک ڕوو دەکەنە دوو ئالتەرناتیڤ یان نێهیلیزمە ڕەن کاکە لێگەرەوە سەر ناگرێت وانە یان ئەوەی ئەرێ کاکە دیکتاتۆرێکی باش لە چۆ هەیە بێ جۆی ئەوانە بگرێ یەک بە یەک ئێدامیان کە باشە لە بینی ئەو دوو ئالتەرناتیڤەدا بۆ چورێکی دیکەش هەیە هەنگاو بە هەنگاو دەبێت سیستمێکی کاریگەر دابنی تا لە پرۆسەیەکدا لە گەندەلی لە کۆڵت بێتەوە بە ڕاوی ئەشخاص و ئەفراد ناتوانێت گەندەلی لە بێی بەری باشە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکە بە نسبەتی مەسلی ئەوەی هاوکاری کەرتی تایبەت و کەرتی حکومی لە وڵاتی ئێمەدا توانای سەرمایەی مرۆڤی زۆر لە خوارێ هەر بەو دەرەجەیەش توانای بڕۆکراسی حکومی زۆر لە خوارێ بە بریاراتی گشتی لە ئاستی کوردستاندا بتەوێت سیستم بگۆڕی و کار بکەی ئەوانە ناڕوە ئەو نییە ئێستا مثلەن لە خودی مۆسکۆ پوتین بریارێک دەردەکە هەتا دەکاتە جمهوریی دیکە بریارەکە فودراوە باشە سیستمەکە ئی پوتین ئی رووسیا ئەو نیە ناگاتە خوارە ئەو نیە بریارەکە دەجار تێکداوە لە سیستمێدا نابێ هیوامان ئەوە بێ کە لە سەرەوەڕا بریارێک دەدرێ لە کەلاڕ و لە زاخۆش پیادە دەکرێت وانی سیستمی ئێمە بڕۆکراسی ئێمە ئەو کوالیتەیە نییە ئەو واقعەکە دەتوانێت ئامانجمان ئەوە بێ کە لە 20 ساڵ 25 ساڵی داهاتوودا بڕۆکراسی ئێمە ئەو کوالیتەی هەبێ ئێستا چ بکەین کاریگەرترین مۆدلی کارکردن هەر ئەوەکە دکتۆر فرسەت کتی کاکە ئینسانی زۆر باشە ئینسانی زۆر شەریف هەیە وانە کوردستان هەمووی گەندەل نییە وانە ئینسانی زۆر بەتوانە هەیە بە تاسک فۆرس دەبێت کار بکەی وانە بە گرۆپێکی تایبەت لە پرۆژەکاندا لە کارەکاندا بۆکە کارەکان ببێ پێش دەبێت بە تاسک فۆرسەوە کار بکەی باشە ئەو یەکێک لە ڕکمنندیشن و پێشنیارە هەرە گەورەکانی مەسەڵە ئافرینا جێریش بکرێت پشتگیریش بکرێت دەبێت لە بە تاسک فۆرس کار بکە تاسک فۆرسەکە دەبێت دەستەڵات سیاسی لە پشتی دابێت ئەوەی کارتی تایبەت هەروواکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکە کە زۆرینەیان منداڵن 60% زیاتری خەڵکی ئێمە منداڵە کۆمەلگایەکی لاوازە گەشەمان نەکردووە کارتی تایبەتەکەشی وایە بەشی زۆری ئەوەی ئەوڕۆپی دەڵان کارتی تایبەت سەرمایداری وانکە یان لە گیرفانی سیاسیەکاندا یان سیاسیەکان لە گیرفانی وانکە وانە پرۆسی گەشە پێدانی کارتی تایبەت یەکێک لە ئەرکەکانی سیاسەتی ئابووریە کە کارتی تایبەت پێک بێنێ کە ڕێنوێنی کارتی کۆمپانیا بکە ڕێنوێنی چالاکانی بازار بکە کە لە پرۆسێکدا ئەمە ببینە خاوەنی کارتی تایبەت باشە لێوێدا ئەو دیالۆگی نێوان چالاکانی بازار و حکوومەت یەکجار زۆر چارەنووسسازە بۆ وەزیەتی ئێمە ئێستا ئەتۆ حسابی ئەوەی بکە سەرۆک وەزیرانی ئێمە بستە زاخۆ لە زاخۆ کاکە چێ پارەی هەیە چێ قودرەتی هەیە چێ توانای کاری هەیە کۆیان کاتەوە وانە کاکە لێرە بۆ کار ناکەم کۆسبەکانتان چییە چۆنی بکەی کار بکەیت بەڵام کارکردن شەراکەتی کۆمپانیایی ئەوەی کارتی تایبەتی کارتی ئەوە نییە کە ئێستا لە کوردستان وای لەهاتە ئەگەر حکوومەت ئەوان بۆ بکە منەوەی دەکەم دەنا نایکەم وانە کارتی تایبەت و کارتی حکومی کارکردنەکەیەوەی هەر کەسە لەسەر گیرفانی خۆی بکە وانە ئەو دەمێ دەبێتە کارتی تایبەت ئێستا ئەمە برادەرم هەیە دەڵا فابریکی ئاسفالتی ساردمان دیوەتەوە وانە ئاسفالتێکی زۆر جوان بەبێ قیر و بەبێ هەرا ساز دەکە دەڵە دەیکڕم دەیهێنم بەڵام لە پێشدا دەبێت حکوومەت دەگەڵم وانە ئەخ بنووسێ یعنی هەموو شتەکان کەوتوتە وەکو ئەوەی کە تو دەڵێ حکوومەت ناتوان لەژێر باریە شتە دەربچێ وانە ئەگەر ئێستا گەندەلی ئەگەر کاک فرسەت و ئەمن دانیشتین باسی پرۆژێکمان کرد شتێکمان کە هەر کەسەی بە پارەی خۆی وانە
اللي بده خو أمن حافظ دم كلاود نستسر أتوش حافظ دي كلاود نستسر وانيا اللي بده ديك عندلي نابه اگر امن او دانشتین لسه پروژه کار که پارکی خومانیا ایگشتیا وانی او ده هر دو من کلاوی لسه پارکشتی که داره وانی جا باید به هر کس خوانی پاری خوی مسئله چیزی که این راوش بو راوش و راوشکار و اونیا که اول توانه زور ضرری هبه راوشکار مهمه راوشکار ده به هبه همو دولتان هیانا بلام گرینگا ویا فرچشنی هبه لکانالی راوش ده مثلا انجمنی وزیران دیوه بریارک لسر شتک بده لانشتو ایر را بوی بچه لزانکو را بوی بچه وانیا لجوری بازرگانی را بوی بچه لویدیکه را بوی بچه شش هاو راپورتی بگاته دست هم توانه بریار بده نه اوکا کسی که داماز راند و وکو راوشکا او راوشکا همو درگاکانی دور فشتی او وزیره گیرتو نایلی یک کس بگاته او وزیره وانیا آخر کشی اولی هاتو کستهات پاشتر حکومتی توافقی حکومتی زورینه که باسی کرد امین او آخر خاله کردستان حکومتی توافقی بجوری پیناسی خوی با اولاتانه که براستی جوازی کول و زور برچاوی تیداد وانیا اتنیسیتی جواز گروپی جواز تیداد کردستان یک ولاته بلام او گرفتانه شیه که کاکم باسی دکه كدلين زورينا يعني زورينا للبرلمان ده وانيا زورينا للبرلمان ده تاني بدو حزبان بس حزبان بيكبه وانيا او نابينا توافقي او ده حكومتي زورينا للبرلمان ده توافقي زورينا او توافقي زورينا